بێلایەنگیری بێتەرەفداری هەرچی هەبێ پێتان دەڵێین. لای ئێمە لە بەرنامەی پرسی ڕۆژ زانیاری بێبنەما نییە، زانیاری هەڵبەستراو نییە، وێنەی AI نییە. هیچ زانیاریە کە لێرە باسی دەکەین بێبنەما نییە. هەموو ئەو زانیاریانەتان بۆ باز دەکەین لێی بەرپرسین زانیاری ورد و دەقیق لێرە باز دەکەین. بۆیە تۆی بینەر کە بینەری بەرنامەی پرسی ڕۆژ دەبی هەموو زانیاریانی کە پێت دەگا زانیاری دەقیق و وردن. لەم ڕۆژانەدا زانیاری زۆر بڵاو دەبنەوە بە AI بە تایبەت. وێنەی AI زۆر دەبینن، هەر شتێک دەبینن بڕای پێمەکەن، هەر بردومانێک دەبینن بڕای پێمەکەن. چاوانی ئیسرائیل چاوانی ئێران وەکو یەکێک لە شیکەرەوە جیانەکان دەڵێ ئێران براوەیە لە جەنگەکەدا بەڵام بە AI. ئەمە تەنزێکی سیاسیە بەڵام بۆی کە تۆی وڵاتی تێ بگەی دەیان وێنە ڕۆژانە بڵاو دەکرێتەوە دروست کراوە. بۆیە هەموو وێنەیەک لە کاونتی خۆتانەوە دامەنێن. بەڕێزان شیکاری جەنگەکە لە بەرنامەی پرسی ڕۆژ بەردەوامە بۆ ئەم ڕۆژ زانیاری جیاوازمان دەبێ، زانیاری جیاوازتان پێ دەڵێن شیکاری جیاوازمان دەبێ. بەڕێزان ئەو وێنانی لە سەر شاشە دەیبینن ئەوە گەروی هورمزە وەکو دەڵێ قورگی ئابووری ناوچەکە و جیهان. ئێستا ئێران گەروەکەیدا نەخستووە بە فەرمی بەڵام دەڵێ هەر کەشتیەک لەوێوە ڕەت بێ دەیکەینە ئامانج. ئەو وێنانی دیکە ئەوە قودسە، ئەوە بەیروتە، ئەوە تەلەبیبە. لەسەر شاشە ڕاستەوخۆ وێنەکان دەبینن. زانیاری تازاوی کە هەبێ هێزەکانی پاسەوانی سنووری عێراقی چوونە سنوورەکان بەرەو پێنجێن بەڕێککەوتن چوونە سنوورەکان. جا ئەم هەواڵە جا بۆیە وتم ینی ئاگەتان لێبێ ئەوە چەندین سایتی جیهانیە دایان بەزاندووە دەڵێ تەتەوەجێ لە منطقە بێنجوێن بمحافەزەت ئەربیل دەڵێ پێنجێن لە پارێزگای هەولێر. جا بۆیە ینی بزانن ئەوانیش هەڵە دەکەن ئەوە تا ئەگەر وت و وریا نەبی ئەگەر ورد نەبی ینی بە هەڵە زانیارەکان دەگوازیتەوە. هێزەکانی پاسەوانی سنووری عێراق دەچنە سنوورەکان حدودەکانی نێوان ئێران هەرێمی کوردستان لەو جێگانە جێگیر دەبن. بۆچی بۆی بیانووی کۆماری ئیسلامی ئێران نمێنێ بڵێ پێشمەرگە یان هێزەکانی ڕۆژهەڵات دەپەڕنەوە سنوور و ئەم بابەتانەوە بیانوو بێ بۆی کە شەلم کوێرم دەست ناپارێزم کە بکەوێتە بردومانکردنی ناوچەکانی هەرێمی کوردستان. بەداخەوە زۆرێک لەو بردومانانی کە دەکرێت گروپە عێراقیەکانن میلیشیا عێراقیەکانن کە دۆستی ئێرانن بە ئۆکەی ئەوان هێرش دەکەنە سەر هەندێک ناوچە لە هەرێمی کوردستان بێجیاوازی لە نێوان سلێمانی و هەولێر و ناوچەکانی دیکە هەڵەبجە. بەڕێزان هەواڵی دیکە و وێنانی لەسەر شاشە وێنەی ڕاستەوخۆن بۆتان دەگوازینەوە. ژمارەیەکی زۆر لە کۆمپانیا نەوتیەکان فەرمانبەرەکانیان ئیزن داوە. کۆمپانیا نەوتیە بیانیەکان فەرمانبەرەکانیان ئیزن داوە لە عێراق و لە کوێیت و توانە بڕۆنەوە بۆ ماڵ هەتا ئەو کاتێک کە بانگتان دەکەینەوە. هێزەکانی کۆماری ئیسلامی ئێران دەڵێن ئەم بەیانیە سێ شوێنمان لە هەرێمی کوردستان کردووەتە ئامانج. خۆیان وا دەڵێن بە دەستکەوتەوە باسی دەکەن لە کاتێکە هەرێمی کوردستان هەمیشە عاملی خێر بووە، پاڵنەری خێر بووە، هەمیشەوە کاری خێر بووە لە ناوچەکە دەستدرێژی نەکردوتە سەر هیچ ناوچەیەک. بەڵامەوان گوێ بەوە نادەن و شەلم کوێرم دەست ناپارێزم پێرش دەکەنە سەر زۆربەی ناوچەکان.
بەڕێزان بەردەوامین گفتگۆ دەکەین لەبارەی جەنگەکەوە شیکاری بۆ جەنگەکە دەکەین میوانەکەمان لە زاخۆوە زۆر بەڕێز دکتۆر سەردار موسا مامۆسای زانکۆ و شارەزای پەیوەندی نێودوڵەتیەکان دکتۆر سلااو دەبێم کاتت باش سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان بە بڕوای تۆ ئەم دۆخی ئێستای جەنگەکە چیمان پێ دەڵێت بەرەو کەوتنی نیزامی ئێرانیە یان نا هێشتا دەرفەتێک ماوە بۆ ڕێککەوتن و گفتوگۆ زۆر سپاس بۆ بۆ کورسات نیوزیش لە ڕاستیدا هەردوێنش لەم تەلەڤیزیۆنی بەڕێستان ئاماژەمان بەوە کرد کە ئەوەی لە ئێستادا لە ئاڕێە و استراتێژی سەرۆک ترامپ لەم شەڕەدا دیارە باسی گۆڕانکاری ڕژێم ناکاتەوە تەنیا وەکو ئەنی بەو شێوەیە کە گۆڕانکاری ڕژێم ئێمە تێبگەین لە دەرەوە دەسەڵاتێک بێتن یا هێز و پۆزیسیۆنەکانی ئێران بێن وەکو دەست بەسەر حکوومەتدا بگرن دەسەڵاتی کوێنێدا ڕێزن ئەوەی سەرۆک ترامپ ئاماژە پێ دەکات ئەوەیە کە لە ناوخودی ئێران دە بتوانن سەرکردایەتێکی بۆ ئێران هەڵبژێرن کە گۆڕایلی ئەمریکا بێت و یاخود هاوتەری بێت لەگەڵ سیاسەتەکانی ئەمریکا و بەرژەوەندەکانی ئەمریکا لە ئێران بپارێزتن لە لای دیکەشەوە وەکو بڵێن زۆر کەس ئاماژە بەوە دەکەن کە سەرۆک ترامپ بە وتارە جیاوازەکانی حتا ئێستا استراتیژێکی ڕۆنی نییە بۆ ئەوەی ئەم شەڕە کۆتایی پێبێتنەوە یاخود ڕژێمی ئێران بگۆڕێتن بەدیتنی من ئەگەر ورد بینە لەناو قسەکانی سەرۆک ترامپدا دەبینن بۆ خۆی ینی استراتیژەکەی لەوەدا چڕ کردوتەوە سەرکرداتی ئێران بگۆڕێتن ئەم سەرکرداتیە بە شێوەیەک بێتن چەندی قۆناق پێویستی پێوێتی کە ئاماجەکانی بپێکن دوای ئەو ئاسانکاری بکەری کە سەرکرداتیەکی ئێرانی نوێ بێتە سەر دەسەڵات لە ئێرانەوە بەڵام ئایا ئەمە ئاسان دەبێت بۆ ئەمریکا و ئیسرائیل یاخود نا پرسێکی دیکەیە چونکە لە یەکەم ڕۆژەکانی شەڕدا کە دەستی پێیوە چەندی قۆناغی بڕیوە یەکە قۆناغەکان مەسەن بریتی بۆ لە کوشتن و نەهێشتنی سەرکرداتی سیاسی و ئاینی و لەشکری ئێران پلیەک بێتن لە قۆناغی دووەمدا وەکو هێرشکردن سەردامەزراوەکانی لەشکری و پێشەسازی لەشکری ئێران بێتن لە قۆناغی سیامدا مەسەن بردەمانکردنی بنکە و بارەگەکانی سەرەکی هێزی سوپا و هێزە لەشکریەکان و ئاسایشی ئێران بووە لە شارە جیاوازەکاندا و ئەم بابەتە زۆرتر مەسەرن دەوەری کوردستان هەرێمی کوردستان وەکو کوردستانی ڕۆژهەڵاتی زۆرتر گرتوتە بەدیتنێ من پرسێکە پەیوەندی بەوە هەیە کە لە کۆتایین پێشاتەکاندا و بۆ سەرۆکی ترامپ پەیوەندی بە سەرۆک مەسعود بارزانی و سەرۆک بابل تاالبانی و سەرکردایەتی سیاسی کۆمەڵێک حەزبی ڕۆژهەڵاتی کوردستانی کردبووەوەی کە بتوانن هەڵسەنگاندن بۆ بابەتەکە بکەن ئایا دەتوانن چۆن یارمەتی هێزە کوردیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بدەن بۆ ئەوەی کە بتوانن وەکو هێزێکی هاوبەش یارمەتیدەری ئەمریکا لەم شەڕەدا بەشدار ببن بۆیە وەکو بڵێن ئەوەی ئێستا دەبینن هەموو ئاماژەکان ئاماژە بەوە دەکاتن ئەمریکاس هێزەکانی خۆی چڕ کردوتەوە لەگەڵ ئیسرائیل کە بتوانێتن پێگەکانی ئێران لە ناوخۆی ئێراندا بە هەموو شێوەک لاواز بکاتەوە لە دوای لاوازکردنەوەکەوە وەکو بڵێن دەرفەت بێتە ڕەخساندن بۆ دروستکردنی شەڵەژای ناوخۆیی و نەڕزیبوونی هاوڵاتیانی ئێران بۆ ئەوەی کە مەسەن ڕژێمێک بێتە گۆڕین ئەو کات ئەمریکا بتوان تەداخل بکاتن کام سیناریۆی نزیکە بە خوێندنەوەی تۆ وەکو پسپۆرێک بەدیتنی من با بمە سەر بابەتێکی لە بابەتە ئەوەی کە دوو نەشگوتم ئێساش دەڵم ئەمریکا مەبەستیتی ئەوەی کە هەموو بنەماکانی ئەم سیستەمە یا ڕژێمی ئێرانە لاواز بکرێت بە شێوەیە کە نەتوانێتن بەرگری لە شڵەژان و ناڕەزاتی ناوخۆ نەکاتن لە دوای ڕاوەستاندنی شەڕ ئەمە قۆناغی یەکەم قۆناغی دۆمێشیە ئەوە دەبێتن گوشارە سیاسیەکان لەسەر ئەمریکا و ئیسرائیل زیاد دەبێتن لەلایەن کۆمەلگای نێودەوڵەتیە بەهۆی بەرزبوونەوەی بوهای نەفت بەهۆی وەکو بڵەن گوشارەکانی وڵاتانی عەرەبی و خەلیج فارس رووسیا و چین ڕەنگە هەندێک هاوپەیمانەکانی ئەمریکاش تەحافزیان هەبێتن کە بەشداری لەم شەڕەدا بکەن هەرچەندە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا گۆڕانکاری لە هەلوەستی بریتانیادا دروست بووە فرانساش خەریکە وەکو لە خۆی ئامادە دەکاتن بۆ کە بەشدار بێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لەم یانە دوو حاڵەت هەیە یەکەم ئەگەر شەڕ ڕاوەستێتن و ئەمریکا و ئێران دانوستاندن بکەن بۆ دەسەڵاتێک تازە بێتە سەر حکم یا حاڵەتی یەکەم بوو کە گوتم لە ناوخۆدا وەکو بڵێن نەتەوەی ئێران هەسێتە سەر پێ هاوشێوەی عێراق لە ساڵەکانی 90 ڕاپەرینی ناوخۆی دروست بێتن و ڕژێم بێتە گۆڕین
باشە دکتۆر هەندێک لە چاودێرانی سیاسی دەڵێن ئەمریکا و ئیسرائیل وا پێدەچێ لە استراتیژدا کەمێک جیاوازیان هەبێ یعنی ئیسرائیل وا هاتووە گەڕانەوەی تێدا نییە بۆ نێو جەنگەکە بەڵام ئەمریکا هەرچەندە دۆناڵد ترامپ ینی دوێنێ وتی تەواو گفتوگۆ لەگەڵ ئێراندا ناکەین ئیلا بە دەستەوەدانی بێمەرز نەبێ بەڵام هێشتا دەڵێن لە ڕوئیای ئەم دوو وڵاتەدا هەندێک جیاوازی هەیە ئەمریکانی هێشتا بۆی هەیە لە قۆناغێکدا بڕیاری زۆرێک لە گفتوگۆ بدە. ئەزانیت بەدیتری من ڕۆیاکانی ئیسرائیل و ئەمریکا هەردووکیان تەواوکەر یەکترن زۆربەی جارش لە شەردا بۆ ئەوەی کە وەکو بڵێن حیلەیەک بێتە دیتن بەسەرداچوونێک بێتن پەیامی جیاواز هەردوو لایەن بۆ لایانی بەرامبەر و کۆمەلگانی و دەوڵەتی هەرێماتی دەنێرن ئەمەش وەکو پێویستی بە شرۆڤەیەکی زۆر خۆلی تونند هەیە کە بتوانن لەم سیگنالانە و یاکو پەیامی ئەمریکا و ئیسرائیل تێ بکەین بەجیا شرۆڤیان بکەن یا وەکو بڵێن هاوتەریب و هاوبەش و یەکانگیر ئەم لێدوانە شرۆڤە بکەن بەدیتنی من وەکو لە هەردووکیان تەواوکەری یەکترن جیاوازیان نییە ئەمریکا وەکو دەوڵەتێکی زلهێز سەرکەشی ئەم بابەتە دەکاتن و گوشارەکان لەسەر ئێران زۆرتر دەکاتەوە بۆ ئەوەی کە بتوانێت مەسەر ڕژێمی ئێران بگۆڕێتن بەدیتنی من حاڵەتێکی دیکەش هەیە ئەگەر ئێمە بڕۆنە وانە لە مێژوو وەرگنی وایە کو چەندوانەیەکی مێژووی بۆتان دیار بکەم لەوانە وەکو بڵەن ژاپۆن و ئەڵمانیا بوون لە سەردەمی شەڕی جیهانی دووەمدا مەترسی بوون بۆ سەر ئاسایشی هەرێماتی و ئاسایشی جیهانی ئەوە بوو کە ئەمریکا لە ژاپۆن لە بەرامبەر ژاپۆندا چەکی ئەتۆمی بەکارهێنا بۆ ئەوەی کە ژاپۆن تەسلیم بێتن دەسەڵاتێکی نوێ لە ژاپۆن هاتەوە ئارادا کە هاوپەیمانی ئەمریکا بۆ حتا ماوەیەکی زۆر درێژ و حتا ئێستاش وەکو بڵێن یەکێک لە گەورەترین هاوبەشەکانی ئەمریکا لە ڕووی ئابووری سیاسی لە ئاستی جیهاندا دووەمیشی وەکو بڵێن ئەڵمانیا بوو بە هاوپەیمانی لەگەڵ هاوپەیمانەکانی خۆی لە ئەوروپادا توانی وەکو بڵێن کۆتایی بەدەسەڵاتی هیتلێر بێنێتون ئەڵمانیا ببێتە هاوپەیمانێکی ئەمریکا بابەتەکە پەیوەندی بە چیوە هەیە بابەتەکە پەیوەندی بەوەی هەیە بۆچی ئەم نمونەم هێنا ئەوەیە کە ئەمریکا دەیوێتن هاوشێوەی ئەڵمانیا و ژاپۆنیا ئێران لە چەک بێتە داماڵین ئێران نەبێتە وەکو لە دەوڵەتێکی خاوەن چەکی بەهێز کە بتوانە ئاسایشی هەرێماتی و جیهانی و بەرژەوەندی ئابووری و ئاسایشی وڵاتێکی زلهێز و وەکو ئەمریکا و هاوپەیمانەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا تووشی مەترسی بکە بۆیە وەکو بڵێن ترامپ دەیەوێتن پەروبالی ئێران بشکێنێتن تەنیا ئێرانێک بێتن کە تەرکیز لەسەر پێشوەچوونی ئابووری و بەهێزبوونی ئابووری ئێران بکاتەوە نەک وەکو بڵێن پێگەیەکی لەشکری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەبێتن باشە دکتۆر ئەو دوو با بڵێن حاڵەتە مێژوویە ئەو دوو ڕووداوە مێژووی کە باست کرد ینی ئەوەی یابان بۆ نمونە کە ئەمریکا ترتینی بۆ دێ لە خۆناغێکدا ئەتۆم بەکارێنێ ینی پێ دوایە ئەم سینناریوەیە هیچ وجودێکیە بێ بۆ ئێران لە حاڵەتی شەڕدا هیچ سناریۆیەک دوور نییە لە پراکتیککردن ئەوەی ئێستاش دەبێنن دوێنێ ئەمریکا فەرمانی کردو بە فڕۆکەیەکی فەرماندەی ئەتۆمی بەناوی F6 مەرکوری فرۆکێک تایبەتە بۆ سەرکرداتیکردنی شەڕی چەکی ئەتۆمی لە جیهاندا بەرەو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هاتووە ئەگەر خوێندنەوەی ئەمریکا بۆ ئێران ئەوە بێتن نەتوانێت وەکو بڵێن چۆک بە ئێراندا بنێتن و بەردەوامی شەڕش زۆر بخایەتن بەر لەوەی کە ئەمریکا مەسەن تووشی شەڕێک یا تووش شکستێک بێتەوە و کەساتی خۆی لە دەست بەداتەوە دوور نییە وەکو ئەمریکا بتوانێت مەسەن چەکێکی تەکتیکی ئەتۆمی بەکار بێنێتن هاوشێوەی ژاپۆن بۆ ئەوەی کە سەرکرداتی ئێران مەجبور بکاتن کە بێتە سەرمێزی گفتوگۆ و بەخواستەکانی ئەمریکا و ئیسرائیل ڕازی بێتن دوێنێش بەرپرسانی ئەمریکا ئەو سیگناڵیان داوە کە ئامادەکاری دەکەن بۆ ئەوەی کە مەسەن هێرش بکەنە سەر بنکەی ئەتۆمی یا بنکەی نەتەوەی نەتەنز لە ئێران کە رووسیا تقریبان ڕەدفعلێکی هەبووە بەر لە چەند ڕۆژێکا کە دەبێتن ئەمریکا خۆ بپارێز لە هێرشکردن بۆ سەر بنکە ئەتۆمیکانی ئێران بەڵام بۆ ئەمریکا ئەم بابەتەنە زۆر واردە و دەتوانێتن ئەگەر ئێران بەردەوامیش بێتن بەهێزش بێتن خۆ بەدەسواردان نەداتن هێرشێکی تەکتیکی ئەتۆمی وەکو بڵێن سنووردار بۆ سەر ئێران بکاتن
جا دکتۆر لەو حاڵەتەیە ناوچەکە هەموو پێوە دەبێ. نه من وای نابێم کە ناوچەکە هەمووی پێوە دەمێتن تەرکیزەکە زۆرتر لەسەر ئێرانە وەکو بڵێن سەری مارەکەش ئێرانە ئەوەی کە دەبێن مەسەن لە عێراق ڕوو دەداتن ڕۆژانە مەسەن هێزێک بەکرێگراوەکانی ئێران هێرش دەکەنە سەر هەرێمی کوردستان و هێرش دەکەنە سەر ئیسرائیل و هێرش دەکەنە سەر ئوردون لە عێراقەوە بەشێکی پەیوەندی بەوە هەیە کە دەبێتن ئێران کوردەواری خۆمان گوتنی هەفسارت بخرێتە ئەستۆی ئێرانەوە بۆ ئەوەی کە بتوانێت ئێران کۆنتترۆل بکات و ئێران نەبێتە مەترسی بۆ سەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست. باشە دکتۆر سەرکۆماری ئێران دەڵێ هێزەکانوان ئاگادار کردوێتەوە کێرش نەکەنە سەر وڵاتانی دراوسێ لە ئێستا بەدواوە بە مەرجێگە گەر لەو جێگانەوە ئێرش نەکرێتە سەرمان هەڵبەت هەردوایە و لێدوانەی ئەو مەتاری دوبەی بردومان کرا لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە پێ دوایە ئەو کەسانەی کە ئێستا بڕیاری جەنگ دەدەن لە ئێران بە گوێی سەرکۆماری ئێران بکەن؟ لە ڕاستیدا لە ڕۆژەکانی دووەمە سێەمی شەڕەکەدا سەرکرداتی ئێران بریاریدا کە لە ئاستی هەرێمە جیاوازەکاندا هەم لە ڕووی ئیداری هەم لە ڕووی لەشکریشەوە سەرکردەکان بۆ خۆیان بریار بدەن وەختە پەیوەستە من بە بریاری ناوەندەوە ئەوەی لە بەرژەوەندی ئەوەندایە بتوانن دەبەری خۆیان کۆنتترۆل بکەن بریار لەسەری بدەن ئەمە بە هەمان شێوەش وەکو بڵن پەیوەنددارە بە سەرکرداتی هێزە لەشکریەکانی ئێرانەوە پەیوەندیەکانی سەرکرداتی ئێران لەگەڵ سەرکرداتی لەشکری لە ئاسە جیاوازەکاندا زۆر لاوازە ڕەنگە پەیوەندەکان ڕۆژانەش نەبێت بەهۆی ئەوەی کە سیستەمی پەیوەندی سەرکرداتی ئێران چاودێرێکی چڕ دەکرێت لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە بە شێوێک پەیوەندی لەگەڵ یەکتر دەکەن بە تەلەفۆنە بەنامەگۆڕینە بە سیستەمی مۆرسی کۆنە ئەم من ناتوانم ئاماژە بە یەکێک لەو حاڵەتەنە بدرم بەڵام وەکو بڵێن سەرکرداتی ئێران ئەمریکا لە حاڵەتی شەڕدا زۆر بە هەسیاریەوە مامەڵە دەکاتن و بەدیتنی مش قسەکانی پزیشکیان وەکو سەرۆک کۆماری ئێران باخێکی ئەوتۆی نییە بۆ هێزەکانی سوپای پاسداران و فەرماندەکانی سوپای پاسداران پزیشکیان تەنیا لەوێن دەرێ وەکو سەیبەرەکە بۆ وەکو بکوون وێنەیەکی نوێ وێنێکی ملایمتر لە ئێران نیشانی جیهان بداتەوە بریارەکان بریاری استراتیژی لە ئێرانەوە بەتایبەتی ئەوەی پەیوەنددار بە شەڕە وەکو لە هێرش بکرێتە سەر چ بنکەیەک لەلایەن سەرکرداتی سوپای پاسدارانەوە دەدرێتەوە لە ئاستی خوارەوە. باشە ئەوە بە شیرازە تێکچوونی وڵاتەکە ناویبەرین یان ئێران هەروە بۆ خۆی نەخێر شەڕ هێرشەکانی ئیسرائیل و ئەمریکا بەو شێوەیە بووە کە پچڕان لە ناوبینی سەرکرداتی سیاسی و لەشکێری ئێراندا دروست بکەن ئاسە جیاوازەکاندا ئەو مەترسیەی کە ئیسرائیل و ئەمریکا دروستیان کردو ئەو توانەیە کە لەم شەڕە هەردوو دەوڵەت نیشانیان داوە بگرە وەکو بڵێن لە یەکەم دقایقی دەستنیشانکردنی فەرمەندە باڵەکاندا فەرمەندەکان کراونە ئارمانچ دوای 1-2 ساعت دیکە کوژراون ئەمە هەمووی وەکو بڵێن کۆمەڵێک فاکتەرە کە پەیوەندی نێوان سەرکرداتی ئێران لە ئاسە جیاوازەکاندا پچراوە ئەوانش تەحەفوزاتیان هەیە کە ئاماژە بکەن وایە بۆ ڕای جیهانی و گشتی دیار بکەن کە چ کەسێک فەرماندەی چ بەشێکە لە پێناو خۆ پاراستندا دوێنێ دیتمان وەکو بڵێن ئیسرائیل و ئەمریکا بە نزیکەی 50 فڕۆکە خانوو بەشن شوێنی مانەوەی ڕێبەری ڕۆحانی ئێران خامنەئی دووبارە بمباران کرد بە 50 فڕۆکەوە چونکە وەکو بڵێن لەژێر ئاردەوە تۆڕێکی وەکو بڵێن تۆنێل دروست کراوە کە پەیوەندی سەرکرداتی سیاسی ئێران و شوێنی کۆبوونەوە و گرنگەکان لەم تۆنێلە مەزەندە دەکرێتن کە بەڕێ بچێتن بۆیە وەکو بڵێن بۆ جیهانیش هەموو ئیسبات بووە ئێران ئەوەی کە ئەمریکا لە دەسێتی ناتوانێت وەسە کۆنتترۆلی هێزەکانی خۆی بکاتەوە دەیوێتن بەم شێوە بەردەوام بێت بۆ ئەوەی کە بەسەن زۆرتر بەردەوام بە ژیانەوەی خۆی مانەوە لەسەر پێی حتا دەرفەتێک بدۆزتەوە بزانێتن ڕێڕەوی شەڕەکە لە بەرژەوەندی ئێراندا دەگۆڕێتن وە خودت لە ڕۆی دیپلۆماسیە بتوانێت بەسەرم گوشار لەسەر ئەمریکا هاوپەیمانەکانی بکاتە کە ئەم شەڕە ڕاوستن بە پێدانی کۆمەڵێک امتیاز بە ئەمریکاوانت. دکتۆر ئەو هیوایە چییە کە لای ئێران هەیە پێی وایە ڕێڕەوی جەنگەکە بە
قازانجی خۆی دەشکێتەوە یان لە بەرژەوەندی ئەودا دەبێ هیچ هیوایەک بۆمە هەیە؟ زانیت ئێران لەم شەڕەدا تقریبا کۆمەڵێک سەرکەوتنی بەدەست هێناوە بەتایبەت لە ڕۆژەکانی یەکەمە حتا ئەمڕۆکەدا توانیت تقریبا مەجموعە ڕادارێکی سیستەمی ڕاداری ئەمریکی و ئیسرائیلی بشکێنێتن کە دابرانێک دروست بکات لە دروستکردنی پەیوەندی ئەلکترۆنی و پەیوەندی هێزەکانی ئەمریکا و ئیسرائیل لەم شەڕەدا هەر دوێنێ بوو مەسەن لە ئوردن ڕادارێکی دیکەی تات شکێنراوە ئەمەش وەکو بڵێن ئەمریکای مەجبور کردووە کە داخواز لە کۆریا باشوور و وڵاتانی دیکە بکاتن کە بتوان سیستەمی بەرگری تاد و پاتریۆتی خۆیان بێن لەم دەبەرەدا جێگیر بکەن ئەمریکا ئەمریکا زۆرتر تەرکیز لەسەر پاراستنی ئیسرائیل دەکاتن حتا وەکو ناوچەکان دیکە بۆیە ئەمانە وەکو بڵێن کۆمەڵێک فاکتەرن کە دەتوان لە بەرژەوەندی ئێراندا بێتن جێگیرکردنەوەی ئەم ڕادارانە ماوەی زۆرێکی تێدەچێت ئەگەر ئەمریکا مەسەر ڕاداری جێگیرەوەی نەبێتن بۆیە وەکو بڵێن ئەمریکا ڕەنگە بژاردەیەکی لە بەردەستی هەبێتن کە مەسەرەن هێزێکی تایبەت وەکو دلتا فۆرس یا هێزێکی دیکەی خۆی مارین بە شێوەی مەفرەزە داخلی ئێران بکانەوە بۆ ئەوکە مەسەن ئەو پێگە و شوێنانەی کە پێویست بێتن ببارم بکەن لە ڕێگای مەسەل هێزی مرۆڤیە دەستنیشان بکرێتن هاوشێوەی ئەوەی کە مەسەن لە ئەفغانستانیش ئەم بابەتە کرا لە شەڕی ئەفغانستانە لە شەڕی عێراقیش ئەم بابەتە پەیرەو کراوە دەکرێت مەسەن لە شەڕی ئێرانیش ئەمڕۆکە مەسەن پەیرۆ بکرێتن ئێران چاوەڕوانی ئەوەیە کە دەرفەتێک هەبێت مەسەن بازاری ئابووری جیهان تووشی گرانی بێتن لە ڕووی هێز و تەقەمەنیەوە مەسەن ئەمریکا بەرەو لاوازی بچێتن تەقەمەنی نەمێنێتن بۆ ئەوەی کە مەسەن بتوانێتن لە ڕێگای دیپلۆماسیەوە وەکوەل ئەو پرسە چارەسەر بکاتن. باشە دکتۆر ئەنی وەزیری بەرگری وەزیری جەنگی ئەمریکا پێرێ دوێنێ بە بڵێن پێرێ شەوی خۆمان کە ڕۆژی ئەوان دەکا کۆنگرێکی ڕۆژنەمانی ئەنجامدا ینی کە پرسیاری مەسلەی کەمبوونەوەی چەکیان نێکرد پێ ئەکەنی ینی وتی من تێناگەم ئەمە لە چیەوە هاتووە ئێمە دەیان ساڵی دیکە لە جەنگدا بین نە موشکمان کەم دەکات نە چەکیترمان پێویستە تەنانەت وتیەوە جارێ چیتان بینیوە کە ئێمە بەکارمان هێنابێ. ڕاستی کەمبوونەوەی چەک بۆ هۆکارێک دەگەڕێتەوە لە شەڕی 12 ڕۆژی ئیسرائیل و ئێران لە دوای شەڕی غەزە ئەم بابەتە تقریبا سەری هەڵداوە بووە بابەتێکی ڕاگەاندنی جیهانیدا کۆبنەوەی دوێنێشی سەرۆک ترامپ لەگەڵ گەورە کۆمپانیەکانی بەرهەمهێنانی چەک ڕەنگە ئاماژەیەکی بۆ ئەم ڕاستیە بێتن ئەمریکا پێویستی بە چەک و تەقەمەنی زۆرتری هەیە بە هەمان شێوە وەکو بڵێن پێنتاگۆن داوای تقریبا 7 میلیارد دلاری کردووە بۆ لە کۆنگرس بۆ ئەوەی کە وەکو بڵێن پێداویستی شەڕ دابین بکاتن ئەمانە هەمویان کۆمەڵک فاکتەرن کە ئاماژە بەوە دەکەن ڕەنگە ئەمریکا لە دابینکردنی هەندێک پێویستی گرنگی ئەم شەڕە کەم و کۆڕی هەبێتن وەکو بڵێن بژاردەی لە بەردەستانە من ڕەنگە مەسەن بۆ چەند ڕۆژێک بێتن من ناتوانم ئاماژە بە بابەتە بکەم 2 ڕۆژە 3 ڕۆژە 4 ڕۆژە بەڵام بەدیترین من فاکتەرێکی دیکە شەیە وەکو بڵێن ئەمریکا ڕەنگە مەسەن لە خوێندنەوە بۆ ئەم شەڕی ئێران ئەم خوێندنەوەی کرد بێتن خوێندنەوەیکی وەکو بڵێن لاواز بێتن کە ڕەنگە مەسەن هەفتەیەکدا بتوان ئێران بە چۆکدا بدنێتن ڕۆژ بە ڕۆژ ئاماژەکان بەرەو ئەوە دەچن بەرپرسانی ئەمریکی پسپۆرانی لەشکری ئەمریکی ڕای گشتی ئەمریکا و ئوروپا و جیهان ئامادە دەکەن بۆ ئەوەی کە ئەم خۆیان بۆ شەڕێکی درێژخایەنتر ئامادە بکەن حتا و گەیشتە ئەو ڕادای کە ڕۆژنامە بەناوبانگەکەی پۆلیتیکۆی ئەمریکی ئاماژەی بێکە کە ئەم شەڕە ڕەنگە مەسا 100 ڕۆژ بخایەنەوە واتە 3 مانگ و نیوەک بخایەنن ئەمە بە خۆشی بەکو بڵێن ئاماژەیە بەوەی کە ئێران ئەو پاروە لاوازە نییە بۆ ئەمریکا و ئیسرائیل کە بتوانن وا بەزووی بەچۆکی دابرن پێویستی بە ماوەیەکی زۆرترە هۆکارەکانیش دەتوانم مەسەر ئاماژە بە بابەتێک بکەم ئەگەر مەجانم دێرێت بەراوردکردن لەگەڵ عێراق مەسەن ئەگەر بەراوردێک لە ناوبینی عێراق و ئێرانە بکەین لە ساڵەکانی 90 وەکو بڵێن کە شەڕی عێراق کرا عێراق هەرێمی کوردستان دروستکرا عێراق هێزێکی ئۆپۆزیسیۆنی ڕێکخراوی هەبوو سەرکرداتی لەشکری هەبوو سەرکرداتی دیپلۆماسی هەبوو لەگەڵ ئەمریکا و ئوروپایەکان هاوپەیمانیان هەبوو پەیوەندی چڕۆپڕیان هەبوو
کۆمەڵێک کۆنگرە و کۆنفرانسی گەورە ڕێکخران سەرکرداتی ئۆپۆزیسیۆن هەم سنە هەم کورد هەم شیعە لەسەر پرۆژەیەکی سیاسی یەکگرتو ڕێککەوتن بۆ عێراقی دوای سەدام حوسێن ئەوەی کە ئێستا لە ئێران دەبێنن ئێران بەو عەزەمەتەی خۆی بەو گەورەی خۆیەوە تەنیا هێزێکی ئۆپۆزیسیۆنی ڕێکخراو کە هەبێتن و حسابیش بۆ بکرێتن هێزەکانی کوردی ڕۆژهەڵاتی کوردستانن حسابێکی ئەوتۆ مەسەلەن بۆ هێزەکانی دیکەی ئۆپۆزیسیۆنی ئێران نییە لە ناوخۆی ئێرانش دە مەسەر هێزێکی ئۆپۆزیسیۆنی ئەوتۆ ڕێکخراو و خاوەن کەساتی کە مەسەلەن بەرجەسە خاوەن تۆری پەیوەندی دیپلۆماسی و لەشکری و سەرکرداتی کە بەهێز بن کە جێی متمانەی خەڵکی ئێران بن پێکاتە جیاوازەکانی ئێران بن لە بەردەست نییە بۆیە وەکو بڵێن ئەمەش بارگیرانێکی زۆر زۆر گەورەی لە سەرچانی ترامپ و ئیسرائیل دروست کردووە کە بە دوای بەدیلێکدا بگەڕن بۆ ئەوەی کە مەسەلەن ڕژێم بگۆڕێت بۆ ئەوەی کە دەسەڵاتێکی نوێ بێتە سەر حکم تەرکیز لەسەر ئەوە دەکەن کە ڕەنگە لە ناو خودی ئێراندا ئەم بابەتە باشتر بێتن سەرکرداتیکی نوێ هەڵبژێرن و تەرکیزکردن لەسەر ئەم بابەتەش بۆ ئەوەیە کە مەسەلەن لە ناو خودی هێزەکانی ئێراندا مەسە هێزی سوپای پاسەران بێت و هێزی سیاسی سەرکرداتی ئاینی بێت سەرکرداتی سیاسی بێتن بتوانن چەند کەسێک بەدیل بێنە پێشەوە بۆ ئەوەی کە داخواز بکەن ئیتر وەکو سیستەمی سیاسی ئێران بێتە گۆڕین لەگەڵ ئەمریکا دانوستاندن بکەن سەرکرداتێکی نوێ بێتم حاڵەتەکە لەم ینی وێنەکە بەم شێوەیە لە حاڵی حاضر بۆ ئەمریکا و بۆ ئێرانیش بۆیە بکە شەڕەکە درێژ دەخایەنێتن دکتۆر ئەوەی کە دۆناڵد ترەمپی ئاماژەی پێکرد ئێرانی پێش جەنگەکە نەما تەواو پێ دوایە بەو شێوازێ بالتأكيد حتى ئێستا وەکو بڵێن ئێرانی پێش جەنگەکە نەماوە ئێرانی دوای جەنگەکەش ئێرانێکی جیاواز دەبێتن ئەو ئێرانە دەبێتن کە ڕەنگە ئەمریکا و هاوپەیمانەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبێ متأكد بن کە ئێران نەبێتە مەترسیەک بۆ سەر بەرژەوەندیە استراتێژی و لەشکێری و باڵەکانی ئەمریکا و ئەم وڵاتانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی وڵاتانی عەرەبی و کەنداوی فارسەوانە شتێکی وەکو بڵێن ئەوتۆ نییە کە ئەم دەوڵەتەی ئێران بتوانێتن بەردەوام بێتن لە کاتێکدا مەسەن ژێرخانی ئابووری ئێران وێران کراوە ژێرخانی پێشەسازی لەشکری ئێران وێران کراوە ژێرخانی پێشەسازی بەرهەمێناری چەک و تەقەمەنی ئێران وێران کراوە بەڵێ ئێران توانای مرۆڤاتی هەیە ئێران ڕەنگە تقریبان زۆر کەسی پستۆر هەبێت لە باری چەکی نەوی و لە باری پێشەسازی موشک و باری پێشەسازی درۆن و ئەوانەدا بەڵام لە ڕووی فیزیکیەوە لە ڕووی وەکو بڵێن بنیاتەوە ئەگەر ئەم بنیاتە ڕۆخە ماوەیەکی زۆر گەورەی پێدەوێتن کە ئێران بتوانێت سەر لە نوێ ئەمانە ئاوادان بکاتەوە ئەگەر ئەم سەرکردایەتیە بمێنێتن بێشێک ئەگە سەرکردایەتی دیکە هات ئەو کات ڕەوشەکە زۆر جیاواز دەبێتن بۆ سەرکرداتی نێو ئەمریکا و هاوپەیمانەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست باشە کەواتاکرێ بڵین ئێرانی دوای جەنگەکە دۆستی ئەمریکا دەبێت ئێرانی دوای جەنگەکە ئێرانێکی داڕۆخاو دەبێتن ئێرانێکی خاوەن ئابوووریەکی داتەپێو دەبێتن ئێرانێک دەبێتن کە کۆمەڵێک کێشەی ناوخۆیی سیاسی ئابووری کۆمەڵاتی ساڵانی ساڵ بەڕۆکی ئەم ئێرانە دەگرێتن و سەرکرداتی سیاسی ئێرانیش بۆ ئەوەی کە بتوانن ئێران لەسەر پێ ڕاگرن پێویستە خواستی هاوڵاتیانی ئێران لە بواری ئابوووریەوە جێبەجێ بکەن بتوانن بژێوی هاوڵاتیانی ئێران دابین بکەنەوە کاتێککە ئەم بابەتە چارەسەر کرا ئەو کات سەرکرداتی سیاسی ئێران دەتوانێت تەرکیز لەسەر پرسەکانی پەیوەندی یاخۆ بەهێزکردنی ئێران لە ڕووی چەک و تەقەمەنی و شتەکانی دیکە بکە بەڵام ئێرانێکی دوای شەڕ دەبێتن ئێرانێک بێتن نێزیک بێتن لە ئەمریکا خواستەکانی ئەمریکا جێبەجێ بکاتن باشە جا دکتۆرە گەر خواستەکانی ئەمریکا بەدی بێنێ بۆ نمونە حسارەکەی لەسەر لادەچێ نەوتەکەی دەڕوا بۆ وڵاتان بەتایبەت بۆ وڵاتانی دۆستی ئەمریکان و ڕەنگار بۆ ئەمریکا خۆی لی بکرێتەوە لەو حاڵەتەدا بەهای دراوەکی بەرز نابێتەوە بەرامبەر بە دۆلار ینی لە ناو خۆدا ینی هەناسێک بە خەڵک ناداتەوە ئەو گرانی کە لە سەریانە ئەو زەختە زۆرەی کە لە سەریانە بێشک دوای شەڕ و ئەگەر بەرپرسانی ئەمریکا و ئێران گەیشتنە ئەو ڕێککەوتنە گۆڕانکاری گەورە لە ئێران ڕوو دەداتن
هەڵگرتنی ڕەنگە تەجروبەیەک بۆمان دروست بێتەوە تەجروبەیەک بۆمان دروست بێتەوە ئەمریکا هاوشێوەی سووریا لە کتوپڕ لە بوارێکی کتوپڕدا هەموو ئابلوقەی ئابووری یا شێواز جیاوازەکانی ئابلوقەی ئابووری لەسەر ئێلان لا نەداتەوە تەدریجیان ئەم ئابلۆخانە لا بداتەوە ڕێزبەندیان بکات بەتایبەتی مەسەلەن ئەگەر ئێران لە بواری پێشەسازی ئەتۆمیدا یارمەتی کۆمەلگای نێودەوڵەتی بکە یارمەتی ئەمریکا بکاتن کە پێشەسازی ئەتۆمی خۆی وێران بکاتن پێشەسازی موشکی خۆی وێران بکاتن پێشەسازی درۆنی زۆر سپاس بۆ دکتۆر سەردار موسا پێم وابێ پەیوەندەکەمان لەگەڵی دابەسرا بەڵام گفتوگۆکەمان درێژەی کێشا زۆر بەوردی باسی لە خوێندنەوەی خۆی خستە ڕوو بۆ دۆخی ئێران دۆخی جەنگەکە و ئێرانی دوای جەنگەکە بەڕێزان ئەو هەواڵانەی کە هەیە هێزەکانی پاسەوانی سنوور دەڵێ لە کۆنتاکتی بەردەوامداین لە پەیوەندی بەردەوامداین لەگەڵ هێزەکانی پێشمەرگە و ئاسایش بۆ زامنکردنی ئەمن و ئەمانی سنوورەکان ئاسایشی سنوورەکان پارێزراوە و دەڵێ لە پەیوەندی بەردەوامداین لەگەڵ هێزەکانی ئاسایش و پێشمەرگە خۆشەویستان بۆی بەردەوام بین لە شیکارەکانمان دەچین لای میوانێکی دیکە لە هەولێرەوە زۆر بەڕێز جەگیر برادۆستی توێژەری سیاسی چاودێری سیاسی لەگەڵمانە کاک جەگیر سڵاوت لێ بێم کاتت باش سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان حەزەکەم زانم خوێندنەوەی تۆ چییە بۆ ئەو چەند ڕۆژەی جەنگەکە ئەم جەنگە درێژخایەن دەبێ بە بڕوای تۆ ینی تەوەقعاتەکان پێ دوایە هەر بەم شێوازە بووە کە جەنگێکی چەند ڕۆژەی پێدەچێ یان درێژخایەن دەبێ بەناوی خی گەورە و میهرەبان سڵاو ڕێز بۆ جەناب تو بۆ بینەرانی کورسات نیوز لە ڕاستیدا ئەگەر خوێنەوەیکی خێرا بکەین بۆ هەفتەی یەکەم لە هەفتەی یەکەمی ئەم جەنگەیە دەتوانین بڵێن کە هەم ئەمریکا و ئیسرائیل لە هەندێک بابەتە بە هەڵەدا چوون و هەم ئێرانیەکانیش بەوەی کە وڵاتانی کەنداویان کردە ئامانج بۆ ئەوەی تێوەگڵێنن لە جەنگەکە بە شێوەیەکی گشتی دەتوانین بڵێن لە ئێستاە دوای کۆتای هاتنی هەفتەی یەکەم لە قۆناغی یەکەمە ئەمریکا و ئیسرائیل توانیان 150 ئامانجەکانیان بپێکن بەوەی کە خامنەئی بکەنە ئامانج و ژمارێکی زۆر لەسەرکردە و لە فەرماندەکانی ئێران بکوژن لە هەمان کاتا توانیویانە 160 سەکۆکانی مشەکاوێشتنی ئێران بکەنە ئامانج و توانیویانە 180 ئاسمانی ئێران کۆنتترۆل بکەن جگە لەوە توانیویانە بە شێوەیەکی فراوان بخزێنە ناو تەواوی دام و دەستگاکانی ئیطلاعاتی ئێرانی بە شێوەیەکە لە ئێستا هەواڵگیری ئێران تا ڕادەیەک سیقە لە نێوانیانە نەماوە ئەوەی کە هەیە لە بەرامبەردا ئێرانیش هەندێک استراتیژێتی تازەی بەکارهێناوە استراتیژێتی هاوتای سەربازی بەکارهێناوە لە کاتێکە ئەمریکا بە B52 لێ دەدات ئەویش بە بوشەهر لێیان دەداتن کە ئەمانە موشکی زۆر گەورن و توانیویە کۆمەڵێک وڵات بینێتە ناو جەنگەکە و توانیویەتی گەروی هورمزدا بخات کە ئەمانە هەندێک کارت بوون نەدەبا ئێران لە سەرەتاوە بەکاری من بێنێ لەبەر ئەوەی هەندێک لە دۆستەکانی خۆی وەکو چین و وڵاتانە نیگەران کردووە ئەوەی کە ئێستا هەیە هەندێشتی تازە هاتوتە پێش لەسەر ئەوەی کە ئایا ئەم جەنگە درێژە دەخانێتیان نا یەکەمیان دۆناڵد ترامپ دوێنێ لەگەڵ 8 کۆمپانیای بەرهەمهێنانی چەک کۆبوونەوەی کردو ئەمە پەیامێکە کە لەوەی ئەمریکا مەبەستێتی ئەم جەنگە کۆتایی پێبێنێت واتە ئەم جەنگە گەڕانەوەی بۆ نییە سولح و ئاشتی نییە دانووساندنیش نییە یان ئەوە تا دەبێت ئێران خۆی بەدەستوەدات یان دەبێتە ئێران دەبێت بشکێت هیچ گەڕانەوەیکی بۆ نییە لە هەمان کاتدا تویتێکی وتەبێژی کۆشکی سپی هەبوو کە لە تویتەکەدا باس لەوە دەکە کە سەردەمی دانووسان کۆتایی هات و وێنەی هەندێک لە هێزە کوردیەکانی داناوە بە ئاڵای کوردستان و بە کلاشینکۆف و بە هەندێشتی دیکە ئەمەش پەیامێکە بۆ ئەوەی کە لەگەر ئەوەی کە جەنگەکە بەردەوام دەبێت بەڵام لە قۆناغی داهاتوو ئێمە ڕەنگە لە ڕووی زەمینیەوەش هێرش بکەین و فەرمووەوە کوردەکانیشمان هەیە شتی دیکە هەیە کە ئەمڕۆکە ڕوویداوە ئەوەیە کە ئێران باس لەوە دەکات کە هێرشەکانی بۆ سەر وڵاتانی کەندا و دراوسێ ڕای گرتووە کە ئەمە ڕەنگە
پەیوەندی بەوە بیکە ئێران لە بابەتی هەڵدانی موشک کێشەی هەبی نەک لە ژمارەی موشک لەبەر ئەوەی کە 16 سەکۆی هەڵدانی موشکی لە ناو برداوە هەروەها هەواڵی تازەش هەیە کە بەریتانیەکانیش هێزیان ناردووە بۆ پاراستنی بەحرێن و دەنگۆی ئەوەیە کە ناتۆ ڕەنگە بەهێزەوە بێتە ناو جەنگەکە ئەمانە هەمووی هیچی لە قازانجی ئێران نین لە کاتێکدا کە لە هەفتەی یەکەما کە ئێمە ئێستا لە سەرەتای هەفتەی دومین لە هەفتەی یەکەما ڕاستە ئێران توانیوێتی 113 موشک بگەینێتە ناو خاکی ئیسرائیل و هەندێک ئامانج بپێکێت بەڵام ئامانجەکان گەورە نین ڕاستە توانیوێتی لە هەرێمی کوردستان و 12 وڵاتی دیکە بخزێنێتە ناو جەنگەکە و لە ئیمارات و قەتەر و بەحرێن و لەو شوێنانە بدە بەڵام هیچ ئامانجێکی زۆر گەورەی نەپێکاوە ئەمە لە کاتێکدا دیسان ئێران لە ئێستایا هێزی دەریایی بەتەواوەتی لە دەستداوە دەتوانین بڵێن 100 هێزەکەی لە دەستداوە هەموو ئەوانە پێمان دەڵێت یان ئێران دەبێت خۆی بەدەست وەردات یان ئەم شەڕە بەردەوام دەبێت تا کۆتاییەکەی هەفتەی دووەم زۆر گرنگە کاکە ڕانکۆ بۆ ئەوی بینەرانیش بزانن ئەم هەفتەیەکی زۆر جیاواز دەبێت هەفتەیەک دەبێت کە هەوڵ دەدرێت توانای ئاسمانی ئێران کە 120 ماوە ئەوەش نەمێنێت توانای هەڵدانی موشک کە 106 لە ناو بردراوە چلەکەی دیش لە ناو بردرێت کە پێشت دەڵێم ئەو 100 چلەچەیە بەشێک لەو موشکانە بە شێوەی گەڕۆک ئێران هەڵدەدات بۆ ئیسرائیل و بۆ وڵاتانی دیکە کە ئەمە دۆزینەویان تۆزێک زەحمەتە بە تایبەتی لە ناو تونێلەکان دێنە دەرەوە و مشکەکە هەڵدەدەن و دووبارە دەگەڕێن و ناو تونێلەکان و هەروەها بەشێک لە مشکەکانشی لە ژێر زەویە کە ئەمانە هێشتا کۆنتترۆل نەکراون بڵێ باشە کاک جەگەر بەر لەوەی بڵێن سینناریۆ هەفتەکانی ئایندا چۆن دەبێت گفتوگۆ لەسەر ڕۆژ دەکەین بێگومان بەڵام حەزەکەم لەسەر نقطەیە بوەستم دەڵێ هەر لە سەرەتاوە پەلاماردانی ئێران بۆ وڵاتانی دراوسێی ئەمە هەڵە بوو هەروەها داخستنی گەروی هورمز یان مەترسی دروستکردن لەسەر گەروی هورمز دۆستەکانی نیگەران دەکا بۆ نمونە چین بەڵام پێدوانیە ئەمە ئامانجی سەرەکی ئەمریکاش بێت لە پرسیارەکەی تێگەیشتم بەڵێ لە پرسیارەکەی تێگەیشتە بەڵام دەنگ خراپە ئەوەی کە بڵێ ئێران لە شەڕی 12 ڕۆژەیە بە هیچ شێوەیەک دەستی نەبر بۆ کارتی داخستنی گەروی هورمز و بە هیچ شێوەیەک پەلاماری هیچ وڵاتێکی دراوسێشی نەدا بەڵام لەم جەنگەیە ئێران هەر لە یەکەم ڕۆژەوە کەزانی جەنگەکە جەنگێکی ڕاستەقینەوە جەنگێکە کە ئەمجارە ئەمریکی و ئیسرائیلیەکانن و قامنەئی و ڕابەری یەکەمیان شەهید بووە بۆیە هەر لە سەرتا ویستیان با بڵێن بەرەکانی جەنگ فراوان بکەن پەلاماردانی وڵاتانی عەربی من دەمەوێت زۆر بەدیقەت ئەمە باز بکەم ئەمە وای کرد هەمومان دەزانین لە دوای هەفتی ئۆکتۆبەر پێش هەفتی ئۆکتۆبەر هەوڵێک هەبوو بۆ ئەوەی کە سعودیە و ئیمارات بچنە ناو ڕێکەوتنامەی ئیبراهیمی لەگەڵ ئیسرائیلە بەڵام دوای هەفتی ئۆکتۆبەر ئێرانیەکان ئەم بەرنامەیان هەموو تێکدا لە ئێستاە وڵاتانی عەربی نەک ناچنە ناو ڕێکەوتنامەی ئیبراهیمی بەڵکو بوونێتە بەشێک لە هاوپەیمانەتی ئەمریکا و ئیسرائیل هیچ جیاوازیشیان لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا کە ئەوە هەڵەیەشی زۆر استراتیژی ئێران بوو کە دوای جەنگیش ئەگەر شێوێک شتێک ڕووداتن ئێران ناتوانێت دانوساندن لەگەر هەموو ئەو وڵاتانە بکە هەموو ئەو وڵاتانە ئێستا دژمنی سەرسەختی ئێرانن و ئێران سلماندشی کە مەترسێ بۆ ئەو وڵاتانە و بۆ وڵاتانی دیکە بابەتی داخستنی گەروی هورمز ئێران هاوپەیمانێتی هەیە لەگەڵ رووسیا لەگەڵ چین کە هاوپەیمانەتەکە زیاتر هەواڵگری و ئابووریە نەک سەربازیە چونکە تا ئێستا چین و رووسیا بە هیچ شێوەیەک بە فراوانی پشگیریان لە ئێران نەکردووە هەرچەندە لەسەر ئاستی دیبلۆماسی هەندێک بەیان نامەیان دەرکردووە ینی ناڕزاتی خوان دەربوویرە لە جەنگەکە بەڵام داخستنی گەروی هورمز لێدانە لە شادەماری وزەی چین بۆ چین ئەمە شتێکی زۆر خراپ بوو و بۆ وڵاتانی کەنداوی زۆر خراپ بوو چونکە بەداخستنی گەروی هورمز پەیامێکە کە بۆ وڵاتانی کەندا و کە فشار لە ئەمریکا بکەن هەرچی زووە ئەم جەنگە کۆتایی پێ بهێنرێت وەکووتشم لە سەرەتا جەنگەکە بەم شێوەیە کۆتایی پێدێت کە ئێرانیان خۆی بەدەست وەبدات یان ئەوە تا ینی بدۆڕێ لە جەنگەکەیە بە خوێندنەوەی تو ئێرانە بوو چی بکە ینی ئێران وەکو خۆی شاردۆتەوە دەڵێ لەو وڵاتانەوە هێرشمان دەکرێتە سەر بنکەی سەربازی ئەمریکای تێدایە بۆیە وەکو خاکی ئەمریکا سێری ئەو بنکانە دەکەین ئێران لە دۆخێکی وادا دەبێت لێگەڕێ لەو بنکانەوە هێرشی بکرێتە سەر و هێرش نەکاتەوە یان چی بکە هەندێک دەڵێن دەبووە هێرشەکانی سڕ کردایەتەوە لەسەر بۆ نمونە ئیسرائیل لەسەر تەلەبیب بەڵێ خۆی یەکەمیان ئێران ئەگەر بتوانیتن مشکەکانی هەموو بگەنە ئاسمانی تەلئەبیب و ئیسرائیل درێغی ناکەدەوەی بەڵام لەبەرەوەی ژمارێک زۆر مشکی هەیە وەکو شەهابیەک و شەهاب سێ ئەوانە کە مەوداکەیان کورتە ناگەن بە ئیسرائیل و لە ناوچەکانی ئەهواز و لۆرستان و ئەو شوێنانان
بۆیە ناچارە ینی بگرێتە کەشتیگەڵی ئەمریکی کە ناتوانێت دیسان کەشتیگەڵی ئەمریکی تۆزێک دوورترن مەودای موشکەکانیش 200 کیلومتر و 300 کیلومتر ئەوانن بۆیە دەگریتە بنکە سەربازیەکانی ئەو وڵاتانە بەڵام لە ڕاستیدا تا ئێستا لەو بنکە سەربازیانە ئەمریکا هیچ هێرشێکی نەکردوتە سەر ئێران نە لە بنکە سەربازیەکانی هەولێر و هەریر نە لە بەغدا نە لە کوێت و ئەم وڵاتانە چکە پێویستی پێ نییە شوێنی دیکە هەیە بۆ ئەوەی کە هێرشەکانی تێدا ئەنجام بداتن کەواتە ئێرانی یەکەم پەیوەندی بە موشکەوەی کە موشکانی کورت مەودان ناچار ئەوانی کە کورت مەودان بێنێت دواتر پێی وابوو کە ئەگەر ئەو وڵاتانە بێنە ناو لەسەر ئاستی ئەو وڵاتانە تۆزێک خەڵکەکە نیگەرانیەک دروست دەبیت یان خۆپێشاندان دروست دەبن یان خەڵکەکە لە داوا لە وڵاتانی خوان دەکەن کە دەسوەردان کرد بۆ جەنگەکە بۆ سێ بۆی کراونەتە ئامانج بەڵام بە پێچەوانەوە دەبینین حاکمی دووبەی سەردانی خەڵک دەکە سەردانی مۆڵەکان دەکە و ژیانەکە تا ڕادەیەک ئاساییەکەواتە ئێران لەمەیە هەڵەیەکی زۆر گەورەی کرد کاکجێگر هەندێک دەڵێن ینی ئەوەی کە ئێران لە وڵاتانە دەدا بۆیە کە بە زووی بێنە سەر هێڵ و داوای ڕێکەوتن بکەن ینی زەخر لە دۆناڵد ترامپ کەن بۆی کە زوو ڕێکوێ لەگەڵ ئێراندا بەڵام هەندێک دەڵێن دۆخەکەی پێچوانە کردوتەوە پێشتر دەوترا ئێران مەترسینیە بۆ سەر ناوچەکە دەیوت ئێمە مەترسینین بەڵام ێستا بە واقعی سەلماندوێتی کە مەترسیە بۆ سەر ناوچەکە بۆیە بێ پەلوپۆ بکرێ بێ نەمێنێ بەڵێ ئێران ئێستا سەلماندی کە مەترسیە بۆ سەر ئەو ناوچانە ڕێک وەڵامی دووەم ڕاستە پێش با بڵێن خوێندنەوەی دووەم ڕاستە کە ئێستا ئەو وڵاتانە ناچار کراون کە بە زووترین کات مەترسی ئێران لەسەر ناوچەکە دەبێت کۆتای پێم بهێنێت و وەڵامدانەوەی ئێران بەم شێوەیە بۆتە ئەوەی کە ناتۆش مەترسیی زۆر زۆری لەسەر ئەوە هەبێتن کە چەکی ئێرانی مەترسیە بۆ سەر قوبرس و بۆ سەر یۆناان و بۆ سەر هەندێک ناوچەی دیکەش چکە بەشێک لە مشکەکانی دەتوانێت بگەن بە ڕۆژئاوای ئەوروپا و هەروەها ئەمە وای کرد کە لەسەر ئاسی نێو دەوڵەتیش بە پێچەوانەی شەڕی 12 ڕۆژەیە دژاتێکی ئەوهای ئەمریکا و ئێران ئیسرائیل نەکراوە لەم هێرشە بەڵکو هەموو چاوەڕێی ئەوەن کە ئەم دۆخە یەکلای بێتەوە لە ڕاستیدا کاکە ڕانکۆ ئێران نەیتوانیوە خۆی بگونجێ لەگەڵ باردۆخی ئێستای جیهانە نەیتوانی خۆی لەگەڵ یاسا نێو دەوڵەتەکان بگونجێ لەگەڵ هاوپەیمانتە اقلیمی نێو دەوڵەتەکان بگونجێ ئێران هەر بە سیاسەتی ساڵی 1970 کە هاتووە کە شیعە بەهێز بکات کە دەسەڵاتەکانی خۆی لە وڵاتانە بەهێز بکات کە دەسوەردان بکات لە تەواوی ئەو وڵاتانێ هەر بەو سیاسەتی کردووە بۆیە دەبینین لە ئێساشە زۆر زۆر تەنیایە ئێران و ئەو تەنیایەش ڕەنگە لە ئەخیرا سەری خۆی بخوات باشە دەبینین ئەم وڵاتانە هێشتا وەڵام نادەنەوە خۆتوانێ وەڵامدانەوەشیانێ پێ دوای مڕاتی ئێران دەکەن هێشتا یان چییە نەخێر بە هیچ شێوێک مڕاعاتی ئێران ناکەن بەڵام ئەو وڵاتانە لە ڕاستیدا ئەمە ڕاستیەکە دەبێت بڵێن کە ئەم وڵاتانە وڵاتی بەهێز نین ئەم وڵاتانە ڕاستە پارێکی زۆریان هەیە لە ڕووی بازرگانیە زۆر بەهێزن بەڵام لە ڕووی سەربازیەوە ناتوانن بەرگەی جەنگێکی فراوان یان ماوەیەکی دوور و درێژ لە ناو جەنگا بن ئەو چەکانەی هەیتیان چەکی ئەمریکین ڕەنگە لە ماوەی دە ڕۆژە ئەگەر لەگەڵ ئێرانە بەشەر بن لە ماوەی دە ڕۆژە تەواوی چەکەکانیان کۆتایی پێبێت نمونەیەکی زیندیمان هەیە لەسەر ئەوە لە 2010 کاتێک حوسیەکان هێرشیان کردە سەر خاکی سعودیە هەستا هاوپەیمانێتێکی عەربی دروست کرد لە کەنداوە و ئوردنیشی تێدا بوو میسری تێدا بوو کوێت و بەحرێن و ئەم وڵاتانی تێدا بوو بەڵام نەیتوانی بەرگەی درۆنەکانی یەمەن بگرێت بۆیە بە ناچاری لە 2020 دوای 2 ساڵ لەو کاتی کە پەیوەندیەکانی زۆر خراپ بوو لەگەڵ تورکیا لەسەر بابەتی جەمال خاشعجی لەگەڵ تورکیا ڕێکەوتنێکی کرد بۆ ئەوەی تورکیا بای 200 میلیۆن دلار چەکی بەرگری و ئەو چەکانەی کە درۆن دەخەنە خوارە ئەم چەکانەی لە تورکیا کردکەواتە سعودی وڵاتانی عەربی ڕاستە F-16یان هەیە ڕاستە سوپایان هەیە ڕاستە هەندێک بابەتی دیکە بەڵام چەکی و با بڵێن ئەو چەکانی کە بەردەستیانە هەر بەرگەی ئەوە بکەن دەڕۆژ بیانی بتوانن شەڕی ئێران بکەن ئێران لە 79 خۆی پرچەک کردووە و ڕاستە لە ئێسایا لە ڕووی دەریایی و لە ڕووی ئاسمانیەوە هیچ هێزێکی نیە بەڵام لە ڕووی مشەکیوە زەحمەتە وڵاتێکە بێت لە ناوچەکە و تەنانەت لە هەندێک وڵاتانی ئەوروپیش بەقەد ئێران مشەکی هەبێتن و نێوانی ئەو وڵاتانش لەگەڵ ئێران ئەوەندە نزیکە بۆی ئەو وڵاتانە ناتوانن وا بە ئاسانی بەڵام ڕەنگە کاکڕانکۆ ئەگەر دۆخەکە بەم شێوێبی بە تایبەتی ئەم هەفتەیە کەوتم ئەم هەفتەیە زۆر گرنگە ئەگەر بتوانن بابەتی سەکۆی هەڵدانی موشکی ئێرانی کۆنتترۆل بکرێ و ئەو 120 ئاسمانی ئێرانیش کۆنتترۆل بکرێت کە ئێستا 180 ڕەنگە لە کۆتای ئەم هەفتەیە لە کۆتای هەفتەی دووەمی جەنگەکەیە ئەو وڵاتانە بێنە ناو جەنگەکە باشە کاک جەگەر وەکو دۆناڵد ترامپ ئاماژەی پێکرد وتی هەر موشکێکە هەڵی دەدەن
دوای 4 خولەک شوێنەکەی بردومان دەکەین سەکۆ موشکەکە دەتەقێنینەوە یعنی وتی توانە ئێران سنووردارە بە بڕوای تۆ ئێران تاکی دەتوانێت بەردەوام بێ لە موشک هەڵدانانە یعنی هەندێک خوێندنەوەیەوە بۆ لێدوانەکەی پزیشکیانەکەن کە دەڵێ تر هێرش ناکەینە سەر وڵاتانی دراوسێ دەڵێن ژمارەی موشکەکانی کەم بۆتەوە وەکو دەڵێ لە پیاوەتی وڵاتەکە نییەکەی تر هێرش ناکە ئەگەر ناچار نەبن. بەڵێ کاکە ڕانکۆ جارێ بەردەوام کۆمەڵێک فڕۆکەی ئەمریکی و ئیسرائیلی لە ئاسمانی ئێرانن و چاودێری تەواوی ئەو ناوچانە دەکەن کە موشکی لێ دەهاوێژرێت بۆیە ئەو موشکانە بەر لەوەی هەر لەسەر خاکی ئێران لە ناو دەبردرێن. دووەمیان پێشتر باس لەوە دەکرا کە ئێران 28,000 موشکی هەیە کە ئەمە ژمارەی زۆرە لە ئێستا کە باس لەوە دەکرێت 150-160 لە ناو بردراوە کەواتە لەو 28,000 کەمێکی باڵێن 14,000 ماوە لەو 14,000 بەکارهێناوە کەواتە موشکەکانی 10,000 ئەگەر مابن ئەگەر زانیارەکان دقیق بن چونکە هەندێک خەڵکی تر باس لەوە دەکەن کە نەخێر 28,000 نیە بەڵکو ڕەنگە 100,000 موشک و درۆنی هەبیت کە درۆن جیاوازە لە موشک چونکە هەڵدانی درۆن ئاسانە. ئەوە یەک دوو لە دوێنێەوە موشکی ئێرانی کەمی کردووە هەم بۆ ئیسرائیل و هەم بۆ وڵاتانی کەنداو ئەوەی کە ئەوڕۆ پزیشکانی دەڵێ هێرش ناکەنێ سەر ئەو وڵاتانە ئەمە دەلالەتە لەسەر ئەوەی کە موشکەکانی کەمی کردووە. جگە لەوە سێم دوێنێ شەو ئەو هێرشانێکە کراونەتە سەر ئێران بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی کوردستان لە کرماشان و ئەو شوێنانەکە کرماشان شوێنێکە شاخاویە لە ناوچە شاخاویەکان دەڵێن پایتەختی موشکی ئێرانیە لەوێ هێرشی زۆر بەهێز ینی با بڵێن لێدانی بەهێز کراوەتە سەر ئەو موشکانە باس لەوە دەکرێت کە ژمارەی ئێزگار زۆر موشکیان لەوێش لە نێو بردراون کە ئەوان مەترسی بووم بۆ سەر تەل ئەبیب هەموو ئەوانە پێمان دەڵێن ئێران ئەگەر ئەمڕۆ سبە و دووسبەی تەنها ئەگەر بتوانێت بە درۆن هێرش بکاتن لە درۆن زیاتر چەیشێکی دیکەی بەدەستەوە نامێنێت کەواتە ئێران لە خاڵێکدایە کە ڕەنگە ڕازی بێت بەوەی کە نامەیەک بنێرێ و خۆی بەدەستوە بدات. قسەکانی ئەو ڕۆی مەسعود پزیشکیانی ئەمە دوو خوێندەوەم بۆ هەیە یەکەمیان کە بە وڵاتانی کەنداو دەڵێ من داوا لێبردنمان هەیە کە ئێوە بە ئامازدەگرین بەڵام ئێمە بنکە سەربازیەکانتان بگرین لای خۆمەوە داوای لێبردن دەکەم کە دەڵێ لای خۆمەوە لە زمانی دیبلۆماسی ئەوەیە کە ئەو پیاوە ناتوانێت بە ناوی دەوڵەتەکەەوە قسە بکات واتە کەسی یەکەمی ئەو دەوڵەتە نییە ئی دووەمیشیان ڕەنگە بێ لێدوانەکەویش بۆ دوبەی کرا یەک درۆنی نرد بۆ دوبەی لەوە زیاتر نییە خۆی ئەمەش ئەو نردنی ئەم درۆنەشمانەی ئەوەیە کە لە ئێستا کاکە ڕانکۆ ئێران کێشەیەشی زۆر گەوری هەیە ئەو کێشەی ئەوەی چێ قیادەی ئەم جەنگە بکات لەلایەک مەسعود پزیشکیانی و سەرۆشی داواکاری گشتی و ئەندامێکی حوزە سەرۆکاتێکی کاتیان دروست کردووە بەڵام تا ئێستا نەیانتوانیە بە شێوەیەکی فراوان کۆبوونەوە بکەن دوو کۆبوونەوەیان کردەوە زیاتر هیچ کۆبوونەوەی تریان نەکردووە لە لایەکی دیکە عەلی لاریجانیە کە ئەو ئیدارەی جەنگەکە دەکات بەڵام عەلی لاریجانی ڕاستە ئۆکەی خامنەئی هەبوو بەر لەوەی کە شەهید بکرێتن بەڵام عەلی لاریجانیش لەسەر ئاستێکی فراوان ناتوانێتن ئیدارەی هەموو ئەو جەنگە بکات کەواتە ئێران کێشەی قیادەشی هەیە کێشەی ئەوەی هەیە کێ ئیدارەی ئەم جەنگە دەکات کێ قیادەی ئەم جەنگە دەکات ڕاستە سوپای پازاران بەهێزە فەرماندەی بەهێزان هەیە بەڵام ژمارەی زۆریان کوژراوە دوو جار وەزیری بەرگریان کوژراوە وەزیری یەکەمیان کوژرا دواتر وەزیری دووەمیشیان کە دانرا ئەویش کوژرا فەرماندە باڵەکانیان کوژرا ئەوەی کەماوە قائانیە کە سوپایکی بەهێزیە کە سوپای قودسە لەناو سوپای پازاران بەڵام قائانیش بێدەنگە تا ئێستا کەس نازانێت لە ماوە یان نا کوڕەکەی خامنەئیە کوڕەکەی خامنەئی ونە دوێنێشەو باس لەوە دەکرێت کە کوژرا بێ بەڵام دواتر وتیان هەواڵەکە ڕاست نییە سەرۆکی پەرلەمانە کە کاریگەریشی زۆری سیاسی هەیە و کەسێکە لە ناو شیعە و لە ناو فارسەکانی ئێران محەممەد بالیاف ئەمەیان بەهێزە بەڵام ئەویشان تا ئێستا نە توێتێکی کردووە نە قسەیەکی کردووە نە لێدوانێکی کردووە ئەوەی هەیە عێراقچیە عباس عێراقچێکە عباس عێراقچی هیچ کێشێک نییە و باس لەوە دەکرێت ڕەنگە لە ڕێکەوتنەکانی لە ئەخیر کۆبوونەوەی عباس عێراقچی لەگەڵ نوێنەری دۆناڵد ترامپ لە جنێف و لە سویسرا لەم وڵاتانە باس لەوە کرابێتن کە پێی وترابێتن دەتوانیت نەبیت بەشێک لەم جەنگەیە ئەگەر جەنگەکەش هەڵگیرساکە ئەمەش خۆ ڕەنگە پەیامێک بێت و بۆ ئەوەی عباس عێراقچی ئێوە و بەشێک لە سەرکردەکانی ئێران ئامانجی هێرشەکانی ئەمریکا نابن ئەگەر نەبن بە بەشێک لەم جەنگەیە کەواتە ئێران هەم کێشەی درۆنی هەیە هەم کێشەی موشکی هەیە هەم کێشەی قیادەکردنی ئەم جەنگەی هەیە و هەم کێشەی ئەوەیە کە بەرەکەی فراوان کرد و بەڵام خواستەکەشی بەدینە هات کە ئەو وڵاتانە هەمویان بێنە ناو جەنگەکە باشە کەواتە کاک جەگەر بە بڕوای تۆ
ئێرانی بەر لە جەنگەکە و ئێرانی دوای جەنگەکە جیاوازە ئەوەی کە دەڵی پێدەچێت بۆ نمونە یان ئێمە خوێندنەوەیەکە نامەیەک بنێرێ و بڵێ ئێمە بە خواستەکان ڕازین بەڵام دڵێ ئێران ئەگەر بە مەرجەکان ڕازی بێ یا ڕازی نەبێ هەر کۆتاییەتی ینی بۆ نمونە لە مەرجەکاندا ئایم ئێرانی تێدایە ئەم نیزامی تێدایە مانەوەم سەرکردانی تێدایە کە ئێستا سەرکردایەتی ئێران دەکەن بڵێ کاکە ڕانکۆ لە ڕاستیدا ئێرانی پێش شەڕ و ئێرانی دوای شەڕ شێکی تەواو جیاوازە من لە سەرەتا وتم و ئێساش دووبارەی دەکەمەوە کە ئەم جەنگە گەڕانەوەی بۆ نییە و ئەمە دوات جەنگیشە لە نێوان ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێرانە هەم وڵاتانی ناوچەکە هەم وڵاتانی دنیا و هەم کۆنگرێسی ئەمریکا و ڕای گشتی ئیسرائیلیش ڕێگە نادەن جارێکی دیکە جەنگێک لە نێوان ئیسرائیل و ئەمریکا لەگەڵ ئێرانە دروست بێتەوە رووسیا و چینیش کە ئێستا بێدەنگن بۆ ئەوەیە کەم جەنگە دەبێت یەکلای بکرێتەوە کەواتە ئەم ئێرانەی کە پێشتر هەبوو گەڕانەوەی بۆ نییە جارێکی دیکە ناتوانێت ئەو ئێرانە بەم سیستەمە و بەو ڕژێمە و بە خامنەئی و بە کەسێک لە شوێنی خامنەئیدا بدرێت ئەمە تا حدێک مەحاڵە بەڵام لە سیاست و لە دانووساندنیشە هەموو شتێک واردە یعنی دەکرێتن ئەوان کە نامەیەک بنێرن و خۆ بەدەسوەدەن بەڵام خۆ بەدەسوەدانێک وەکو پێشتر نییە کە دەستبەرداری چێکی ئەتۆمی بن دەستبەرداری سیستەمی موشکی بن ئێستا داواکاریەکان زیاتر بوونە یان دەستبەرداری ئەوە بن کە ئێران دەسوەردان نەکات لە وڵاتانی ناوچەکە ئەگەر ئەم جارە ئێران خۆی بەدەسوەردات بابەتی گۆڕینی ڕژێم هەیە بابەتی گۆڕینی دەسوور هەیە بابەتی کۆنفیدرالی هەیە بابەتی پێدانی مافە بە ئازەری و بە عەرەبەکانی ئەهواز و بە لۆرستان و بە کوردەکان چکە باردۆخەکە لە کۆنتترۆل دەرچووە خواستێک هەیە کە نابێ ئێرانێکی گەورە ئێرانێکی مەزن ئەو جوگرافیایی کە ئێستا کۆماری ئیسلامی ئێرانە نابێ بەم شێوەیە بمێنێتەوە سەڕای ئەوەی ئەگەر ڕژێمەکەش بگۆڕدرێت کەواتە دووسێ سیناریۆ هەیە سیناریۆ یەکەمیان ئەوەیە کە ئەوانەی ئێستا بێن خۆیان بەدەستوە بدەن بەڵام دوای چی دوای ئەوەی کە سوپای پازاران بە تەواوەتی لاواز ببێت و سیستەمی موشکیشان بە تەواوی لە ناو بچێت و ئەو فەرماندا سەربازیانەی کە ئێستا هەن ئەوانیش بکوژرێن ئەوانەی کە ئێستا هەن عەباس عێراقچیە مەسعود پزیشکیانە یان وەزیری پێشووی ئێرانە زەریف ئەوانە کۆمەڵی خەڵکێ لە ناو ئێرانەکە مەقبولە ڕەنگە ئەمریکا کێشەیەکی نەبێت لەگەڵیان گفتوگۆ بکە و دانووساندن بکە بەڵام لەم حاڵەتەشە ناڵن جارێکی دیکە تارانێکی بەهێز هەبێ مەرکەزیەت ڕێگە نادەن بەوەی کە ئێرانێکی یەکگرتو و ئێرانێک بێتن کە وەکو ئەوەی کە پێشتر هەبێت دواتر نەکات دووبارە بێتەوە مەترسی بۆ سەر وڵاتانی ناوچەکە و بەرژەوەندەکانی ئەمریکا و ئیسرائیلش لە ناوچەکەیە باشە کاک جەگر هەندێک دەڵێن هەر لە سەرەتاوە کوشتنی خامنەیی یان زۆر خۆر نەپاراستنی خامنەیی لەوەی کە بکرێتە ئامانج ینی هۆکارێکە بۆ پەیامێکشە بۆ سوپای پازارانەوانی کە دەیانەوێ ڕێککەوتن نەکرێ سازش نەکرێ تا وەکو دەڵێ دوا دڵۆپی خوێنیان بجەنگێن بەرگری بکەن ینی ئەمە جۆرێک سەرکردایەتی ئێرانی تووشی حراجی کردووە کە ڕەنگە هەر کەسێک باسی ڕێککەوتن و سازش بکە ینی بکەوێتە بەر نەفرەتی تونڕەوەکان بۆی کە دەڵێن هێشتا خوێنی خامنەیی وشک نەبووتەوە وەکو دەڵێ ئێوە ڕێککەوتن لەسەر خوێنی ئەو دەکەن بڵێ بە دڵنیایی ئەو بۆچوونە هەیە و ئەو بۆچوونە زۆریش زاڵە بەڵام بە کوشتنی خامنەئی ئەمەمانای ئەوە ناگەینی تەواو دوای خامنەئی ئەوانەی دێنە دەسەڵات ڕێککەوتن ناکەن یان دانووساندن ناکەن بابەتەکە لەوە دەرچووە کە ئایا دانووساندن دەکەن ڕێککەوتن دەکەن یان نا بابەتەکە گەشتەوە حاڵەتێک ئێستا لە قۆناغی شکاندنی هەیمەنەی ئەمریکا یان ئێرانین ئایا ئەمریکا قبول دەکات کە هەیمەنەی بشکێت یان ئەوە تا دەبێت هەیمەنەی ئێران بشکێت لە ناوچەکە و لەسەر ئاسی دنیاشە بۆیە گەڕانەوە نییە بۆ بابەتەکەم و کوشتنی خامنەئی کاریگەری نەخامنەی خامنەی خۆی و ئەو فەرماندەی لەگەڵی بووە کاریگەری هەبووە لەسەر ئاراستەی جەنگەکەش لەسەر فراوانبوونی جەنگەکەش ئەگەر خامنەئی ما بە ڕەنگە ڕێگەی نەدا بەوەی کە وڵاتانی کەندا وڵاتانی ناوچەکە بکرێنە ئامانج وەکو وتم ئێستا کەسێک نییە کە قیادەی ئەم جەنگە بکاتن کەس نازانێتن کێیە ئیعازی داوە بەوەی کە هێرش بکرێتە سەر وڵاتانی ناوچەکە و هەرێمی کوردستان بۆیە هەموو بابەتەکە ئالۆز بۆتە لەوەی کە قیادەیەک نییە کەسێک نییە دەستەیەک نییە کە ئیدارەی جەنگەکە بکاتوە بۆ ئەمریکاش زۆر زەحمەتە لە ئێستا
لەگەڵ مەسعود پزیشکیان عباس عێراقچی و ئەوانە دانوسان بکە و ڕێککەوتن بکە ئەوانیش خۆ بەدەستوە بدەن چونکە دیسان خەڵێکی توندڕە هەیە خەڵکێک هەیە کە لە بەرژەوەندیوانە کە ئەم جەنگە ینی با بڵێن خوان بەدەستەوە نەدەن چونکە ئەگەر خوان بەدەستەوە بدەن ئایندەی ئەوان هەر یان زیندانە یان لە ناوچوونە یان ئەوە تا دوورخستنەوەیانە بۆیە درێژە بە جەنگەکەدەن وعقیدەشیان بەهێزە کەواتە کاک جەگر هەرەمەی وا دەکا کە ئەبێ چاوەڕێ جەنگێکی درێژخایەنیش بین ئەگەر چی جەنگەکە وردە ئێران موشکی نەمێنێ بەرەو ناوخۆی خۆی بچێ بەڵام جەنگەکە بێ بە جۆرێک لە جەنگی ناوخۆیی و جەنگەکە زیاتر لە نێوخۆی ئێراندا درێژە بکێشێ. کاکە ڕانکۆ من پێم وایە کە ئەم هەفتەیە هەفتەیەکی هێرشی زۆر بەهێز دەکرێتە سەر ئێران ئەم هەفتەیەکی یەکلاکەرەوە دەبێت بەڵام پێم وایە دوای ئەم هەفتەیە ڕەنگە دووسێ سیناریۆ هەیە ڕەنگە بێنەجێ یەکەمیان ئەوەیە کە بەتایبەت کە ئێستا بەرنامە وایە هەندێک شاری گرنگی ئێران جگە لە تاران بکرێنە ئامانج کە ئەمانە قودسیەتیان هەیە بۆ مانەوەی ئەم ڕژێمە وەکو شاری ئەسفەهان و شاری قوما و هەندێک شوێنی دیکەیە چونکە ئەم ڕاستە پایتەخت زۆر گرنگە بەڵام هەندێک جار هەندێک شار هەن کە لە ڕووی معنەویەوە لە ڕووی استراتیژیەوە زۆر گرنگن بە تایبەتی بۆ ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران شاری ئەسفەهان و قوم و ئەو شارانە زۆر گرنگن هەوڵی ئەوەیە کە لەو شارانە بدرێتن نمونە لەسەر ئەوەی ئەگەر شیعی عێراق لە هێرش بکرێتە سەر بەغدا زۆر لە بابەتەکە ناگۆڕێ بەڵام هێرش بکرێتە سەر نەجەف ڕەنگە شکانێکی گەورە بێ بۆ شیعی عێراقی ئەمە یەک لەو سیناریوانەیە کە هێرش بکرێتە سەر ئەو شارانە ئی دووەمیان ئەوەیە کە لە ڕێی کوردەوە لە ڕێی زەمینیەوە بەشێک لە خاکی ئێران هێرشی زەمینی تێدا ئەنجام بدرێتن پلانێکی دیکە ئەوەیە کە ڕەنگە خۆپێشاندان لە ئێران دەست پێ بکەن هۆکاری ئەوەش کە تاکو ئێستا خۆپێشاندانەکان دەستی پێ نەکردووە هەڵەیەکی استراتیژی دۆناڵد ترامپ بوو لەو کاتێک کە لە 28 دوانزە خۆپێشاندانەکان لە ئێران دەستی پێکرد ئەمریکا هاتە سەر هێڵ و پشگیری و پشتیوانی خۆی دەربڕی بۆ خەڵکی ئێران و بە خۆپێشاندەرانی وت ئێمەتان لە پشتە بەردەوام بن بەڵام دوجار عباس عێراقچی و ستافی دانوساندنی ئێران توانیویان قەناعەت بە ترامپ و بە ستافەکەی بێنن کە لە قسەکانی پەشیمان بێتەوە و ستایشی کۆماری ئیسلامی ئێران بکات بەوەی کە 1700 کەسی لە سێدارە نەداوە ئێستا تۆزێک ناومێدیەک هەیە لە ناو خەڵکا کە ترسێکیان هەیە لەوەی کە ئەگەر خۆپێشاندان بکەن دووبارە دۆناڵد ترامپ جاریشی دیکە لەگەڵ ئێرانیەکان دانوساندن بکات بە تایبەتی کە لە ئێستا لە ناو ئێرانیشا هێڵی ئەنتەرنێت نەماوە فەیسبوک نەوە پەیوەندیەکان لە نێوان خەڵکەکە تۆزێک لاواز بووە هەروەها لە شەڕی 12 ڕۆژەشە خەڵکی ئێران ئامادە بوون بۆی خۆپێشاندان بکەن بەڵام لەبەر ئەوەی کە ئەو کات ئیسرائیلەکان وتیان شار چۆڵکەن ئەم جارە ئێرانیەکان بە خەڵکی تارانیان وتیە کە شارەکە چۆڵکەن کەواتە هەم سیناریۆی ئەوە هەیە کە خۆپێشاندان بکرێت سیناریۆی ئەوەیە کە هێرش بکرێتە سەر هەندێک شاری گرنگی ئێران کە ئەوانە ڕەمزی مانەوەی ئەم ڕژێمن و هەم سیناریۆی ئەوە هەیە کە لە ناوچە عەرەبەکان لە ئەهواز هێزدا بەزێتن لە لۆرستان هەندێک گروپ ئەوە بووە ئەوەی کە پەیوەندی بە کوردوەیە کە ئەوە زۆر گرنگەوە پێویستی بەوەیە کە بەرنامەی تایبەت لەسەر بەشداریکردنی کورد لەم جەنگەیە قسەی لەسەر بکەین باشە کاک جەگرەندێک باز لە هاتنەناوەی تورکیا دەکەن دەڵێن تورکیا بەجددی لەسەر هێڵە بە تایبەت هەم دەستکەوتەکان لە کورد تێک بدا و هەم خۆی ببێتە بەشداری کارا لە جەنگەکەدا بۆی دوای دەستکەوتی هەبێ پێ دوایە ئەوەی لە سووریا بۆی چۆیە سەر لێرە دەچێتە سەر بە تەماشا یەکەمیان تورکیا باش دەزانێتن کە تورکیا شڵەژانێکی پێوە دیارە لەسەر ئاسی دیبلۆماسیە تورکیا باش دەزانێتن کە لەم جەنگەیە پرسی پێ نەکراوە ڕای تورکیا وەرنەگیراوە لەسەر ئاستی هەواڵگریاکە لە هەموو جەنگەکانە ئەم سیاسەتە هەیە کە لەسەر ئاستی هەواڵگری هەندێک پەیوەندی هەیە بەڵام لەم جەنگە بە هیچ شێوەیەک هەواڵگری تورکیا ئاگاداری ئەم جەنگە نەبووە هەواڵگری فەڕەنسا و تەنانەت رووسیا و بەریتانیا هەموو ئاگادار بوونە بەڵام تورکیا بە هیچ شێوەیەک ئاگادار نەبووە ئەمە خاڵێکم خاڵی دوم تورکیا باش دەزانێتن دوای ئەوەی کە سنووری جوگرافیای ئێران بچوک بکرێتەوە نۆرەی تورکیاش دێتن واتە ئیسرائیل نایەوێتن جگە لە خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هێزێکی وڵاتێکی بەهێز و هێزێکی ژمارەیەک بێت واتە شەریکی ناوێت بندستی دەوێت بەڵام شەریکی بە هیچ شێوەیەک ناوێت شەریکی هاوتای خۆی سێمیان تورکیا هەوڵیدا
بانگەشی ئەوەی کرد کە بە هێرشێک درۆن کراوتە سەر خاکێکێک کە ئەمە ڕاست نەبوو باسی لەوە کرد کە هێرش کراوتە سەر ئازربایجان هێشتا دڵنیانی لەوەی کە ئایا ئەم هێرشە ئێرانیەکان کردوانە یان هەر تورکیا بەخۆی کردوێتی بۆ ئەوەی بەس بێتە ناو جەنگەکە کەواتە تورکیا مەبەستێتی بە هەر شێوێک بە لە شێوەکان بێتە ناو ئەم جەنگەوە بە تایبەتی کە زانیاری وردی هەیە لەسەر ئەوەی کە ئەم دەرفەتێکی 50 ساڵەیە جاریشی دیکە دووبارە نابێتەوە بۆ کورد و لەم قۆناغەیە کورد ژمارەیەکی زۆر قورسە سەرۆکی ئەمریکا لەگەڵ هەردوو هێزە سەرکیەکەی هەرێمی کورسان گفتوگۆی کردووە لەگەڵ هێزەکانی ڕۆژهەڵاتی کورسان قسەی کردووە پژاک هێزێکی کاریگەرە لە ناو ئێرانە من چەند ڕۆژێک پێش ئێستا 2 ڕۆژ پێش ئێستا برادێکم کە خوێنکاری ماسەرە گەڕاوەتەوە باس لەوە دەکا کە لە هەموو شارەکانی کوردستان لە ئێرانە خەڵک پێویستی بەوە نییە کە پژاک داخل بێت تەنها بڕیاری پژاکیان پێویستە کە ئەوەندە خۆی منەظەم کردووە لە ناو ڕۆژهەڵاتی کورسانە کەواتە تورکیا بە هەموو شێوەیەک مەبەستیتی کە داخلی ئەم شەڕەبێ بەڵام من پێشبینی ناکەم بەشداری بە تورکیا بکرێت و تورکیا ئەو هەڵی 2003 دووبارە ناکاتەوە کە لە 2003 لە لێدانی عێراقا بەشداری نەکرد دواتر ئەوە بۆ هەرێمی کوردستان لەدایک بوو دواتر لە پاشمە هەرچەندە زۆر هەڕەشەی کردبەوەی کە سوپادێنیتە ناو هەرێمی کوردستان هێرشی هەولێر دەکاتن ئەوە بوو ئەو کات برادرانی پارتی پەیوەندیان خراپ بوو وتیان کە ناتوانن بێن لە ئێستا تورکیا مەبەستێتی کە کورد لە ئەو دەرفەتەی بۆ کورد هاتوتە پێش لی تێک بدات تورکیا باش دەزانێتن کە دوای کوردستانی ڕۆژهەڵات ئەگەر ئەم سیاستەی ئێسای دۆناڵد ترامپ و ئیسرائیل سەر بگرێتن ڕەنگە ڕۆژهەڵاتی کوردستان ببێت بە هەرێمێکی فیدرالیان تەنانەت ببێتە بە دەوڵەتیش کە ئەو کاتر لە ڕێی تورکمان و ئازاریەکان دەتوانێت کێشەی زۆر بۆ کورد دروست بکات بەڵام لە ئێستا هەموو مەبەستی تورکیا داخل بوونەوە زانیاری شێلەوەی کە سوپاشی زۆری لە پارێزگای وان کۆ کردوتەوە کە هاوسنوورە لەگەڵ ئورمیە و لەگەڵ ڕۆژهەڵاتی کوردستانە زۆر باشە کاک جێگر سپاس دەکەم ڕاستیەوەی کە باسی کرد یعنی ڕەنگار بۆ خۆی بەرنامێکی تایبەتی بوێ بە تایبەت مەسەلەی بەشداریکردنی تورکیا بۆیە بەپێی دەرفەتی تۆ ئەگەر مەجال بێت لە ڕۆژانی ئایندەدا بەرنامەیەک پێکەوە دەکەین لەسەر ئەو پرس و باس بابەتە زۆر سپاس دەکەم سپاس بۆ شیکاریە وردەکەت بۆ خوێنەوە وردەکەت بۆ دۆخی جەنگەکە زۆر سپاس بۆ کاک جێگر برادۆسی لەو لێرەوە لەگەڵمان بوو توێژەری سیاسی شارەزار لە پەیوەندی نێودوڵەتی وڵاتان خۆشەویستان بەردەوامی بین لە ڕووماڵەکەمان لە ڕووی سەربازیەوە خوێندنەوە بۆ دۆخی جەنگەکە دەکەین بە میوانداری زۆر بەڕێز کاگەرێ سەنمەربەگ شارەزا لە بواری سەربازی استراتیژی کاگەرێ سڵاو لێبێ سڵاو لە جەناب زۆر بەخێر بێ لە ڕووی سەربازیەوە خوێندنەوە بکەین بۆ دۆخی جەنگەکە ئەم چەند ڕۆژە خوێندنەوە چییە بۆ ئەم چەند ڕۆژە ئەوەی تۆ تێبینیت کردووە و توێ بەیەمەوە با بینەرانی بڵێ ئەوەی کە تێبینیمان کرد بە پێشەوە تعریفێکی دەسەڵاتدار و دەوڵەت بکەین خەڵکی دەسەڵاتدار یا بە هەڵبژاردن یاخود بە بۆمانەوە لە باو باپیرانەوە بۆ ئەمێنێتەوە و یاخود بە ئینقلاب و بە شۆڕژێتە سەر حکوم باش ئەو دەسەڵاتدارانە دەبێت بە شێوەیەک لە شێوەکان پشتیوانی میلەتیان لەگەڵا بێت نی بەڕاپرسی بێ بە ئیتر هەر شێوازێ بێلەوە بە هەڵبژاردن بێت لە ڕووی پەرلەمانەوە بێ کە پشتیوانیان لێ بکرێ و تەخویل بکرێن بۆ بەڕێوەبرنی دەوڵات ئەرکی ئەم کەسانە چییە کە عەمەلەیە سۆنعی قەرار یاخود مەرکەزی قەراریان لەدەسایە پاراستنی دەستگاکان و پاراستنی دەوڵەت و دەستکەوتەکانە و گەشە پێدانی و بەرەو پێشبردننی نەوەک پاشەکشە پێکردنی و لە ناوبردننی و فەوتانی بە ئینفعالێک یا بە کاردانەوەیەک ئەوەی کە بینیمان بەڕاستی ئێرانێکان کەوتنە کاردانەوەیەکی زۆر خراپ لەگەڵ یەکەم زەربەیە کە ئەمریکیەکان و ئیسرائیلەکان دەستیان پێکرد بە کوشتنی ڕابەری ئیسلامی و بە کوشتنی سەرکردەکانیان و اینجا بردمانەکانی کەکرا کەوتنە کاردانەوەیکی زۆر خراپ حاڵەتەکەش چی بۆ حاڵەتەکە ئەوە بوو کە نەمانی قیادە و سەیتەرە بوو بەڕاستی هەواڵ نەما هێوەکارەکانی پەیوەندی نەما کۆبوونەوە نەما لە دوای ئەو کوشتنی ئەو کۆمەڵە خەڵکە ئەمانە هاتن دەستیان کرد بە موشکبارانکردنی هەموو دۆست و نەیار و دوژمنەکانیان ئەمە بۆ خۆی ئێرانی تووشی گۆشەگیریەکی گەورە کرد لە هەمان کاتیشا ئەگەر سیر بکەیت لە جیاتی ئەوەی کە ئیسفادەیەشیان پێ بگەێنێت هەم توانە موشەکی و سەربازیەکانیان بە خەساردا بە هەدەردا چکە جێی نەگرت ئەگەر بەکاریان بێن نایە لە حاڵەتێکی کە لە بە شێوازێکی کە تەرکیزیان قسایەتە سەر
ئامانجێک دوو ئامانج ڕەم بێکم باشتر ئامانجەکانی پێکایە ئەویش لە 100% نییە. بۆ ئێستا ئەگەر سیر بکەن لە ڕووی سەربازیەوە باشە ئێرانیەکان بەڕاستی لە حاڵەتێکی خراپان بمبورە بە تەواوی کەمەفۆکە لە حاڵەتێکی خراپان لە حاڵەتێکی هەستریایان و لە حاڵەتێکی کاردانەوەیان کە تا ئێستا بەری ناون بەڕاستی. باشە ینی کاگەرێز ئەوە ینی قسەی خەڵکی یاساییشە دەڵێن کردنەوەی ئەم هەموو بەرەی جەنگە بۆ ئێران قورسە لە لایەکی دیکەوە دەوترێ کردنەوەی ئەم هەموو بەرەی جەنگە بۆ ئەوەیە کە هەم ئیسرائیل و ئەمریکا بە تایبەت ناچار بێت لە چەندین لاوە بەرگری لە دۆستەکانی بکە و جەنگەکە بەو فراوانیە ینی کاریگەریەکانی زیاترە بێ ئێران زیاتر مەبەستی ڕێککەوتنە لە فراوانکردنی جەنگەکە نەگەوەی کە بێوێت تا کۆتایی بەم شێوازە بڕۆ. ئەوەی ئێرانەکان تەقدیر موقیف نەبوو بۆ حاڵەتە کاردانەوە بوو. ئێمە لە مێژووە بەو شێوازە شەڕکردنا مەسەن ئەڵمانیا سەردەمی نازیمان هەیە کە لە چەند جەبهەیەکەوە تووشی شەڕ هات و پەلاماری چەند وڵاتێکی ئەوروپی و رووسیا و مەسەلامانەیدا بەڵام لە ئەخیرا چی لێ هاو هێزەکەی پەرش و بڵاو بووە تەفکیک بوو. ئەو کاتە قیادە و سەیتەرەی نەما و لە هەمان کاتیشا هەموو ئەوەی کە لە بەردەستیا بوو لە سەرەتای هێرشەکانیا لە دەستیە. ئێرانج بە هەمان شێوە ئێران ئاسمانی لە دەزا لە یەکەم ڕوبەڕووبوونیان لە دوم ڕۆژ و سێم ڕۆژە ئاسمانی لە دەزا. لە دوای ئەوە هێزی دەریایی و کەنارەکانی ئاوی تقریبن لە 90 بۆ 85 بۆ 90 لە دەزاوە. ئەمریکا و ئیسرائیل مسەیتەرن سەیتەرەی کاملیان هەیە کۆنتترۆلی ئاسمانی ئێرانیان کردو. ئێرانیەکان ئێستا بە تاوەتی کەشفن لە ڕووی عسکەری و لە ڕووی بەکارهێنانی ئاسمانەوە. هێزە ساروخەکانی وەکەوەی ئیسرائیل و ئەمریکای دیعای بۆ کات ئەڵێ لە 100 تقریبان 50 بۆ 60 بۆ 70 لە دەستچووە. تا کەشتێک کە بە دەستیەوە ماوەتەوە ئێستا شەڕی درۆنە. درۆن چەکێکی وێرانکەر نییە، چەکێک نییە کە تۆ مەسەن بتانی معادلە یاخۆ میزانی هێزی پێبگۆڕیت تەرازوی هێزی پێبگۆڕی. درۆن هێزی چەکێکی ئیزعاجکەرە چەکێکە مەسەن بۆ پێفرۆشتنە مەناطقێکی سەکەنیە شارێکە موسسەیەکە مەسەن معمەلێکی گەورەیە کە ئەمانە ئیزعاجیەکات ناتوانێت ڕێڕەوی شەڕەکە بە قازانجی ئێران بگۆڕێت. بۆیە لە ئێستاە بەڕاستی تا ئێساش لە کاردانەوەیان ئێرانیەکان و ڕۆژ بە ڕۆژیش وەزعیان بەرەو خراپتر ئەڕوالەوەی بەرەو باشتر بڕات. باشە ینی کاگەرێز دەتوانین بڵێن توانە موشکەکانی خۆی لە دەستداوە ناتوانین بڵێن ئێستاش دەبینین ینی موشک داهاوێ خوڕم شار داوێ فەتاح چوار داوێ خوڕم شار بەناوی و شارەی ئێرانەوە ناونراوەکە لە شەڕی جەنگێران عێراقدا ئەنی هێمای بەرگری بڵێ پێشێڵان خەی بەرشکیان خوڕم شار. ئەگەر تۆ دیقەت بیت ئەو هەموو موشەکەی نای بە ئیمارات و بە قەتەر و بە ئیسرائیل و بە کوێت و بە سعودیە و تا بەشێکیش هەولێر و هەرێمی کوردستان چ کاریگەریشی دروست کرد لەسەر وڵاتانە جگە لە پەکخستنی ڕێڕەوی دەریایی کە بۆ بازرگانی نەوتی و کاڵاو ئەوانە جگە لە پەخستنی هاتوچۆی فڕۆکە و گەشتیاری ئەوە ئەگەر دیقەت بێ مەسەن نەمان بینی لە ئیسرائیلە کاڵێ موشەکێکم هەڵا کاڵێ بوو بە 6 پارچۆ نەمان بینی 6 کەس بکوژێ بەڕاستی نەمان بینی بینایەک بێنێتە خوارە وەکوانی کە لە تارانای بینین لەبەرەوە کاریگەریکی وای نەبوو ئەبوایە بە جۆریشکە بەڵام کێشەکە لەوا بوو ئێرانیەکان دەرفەتی ئەوەیان دەبوو بیر بکەنەوە یەکسەر هاتن بە ئیعازێک لا مەرکەزیەتیان لە قیادەیە لە فەرماندەییە جێبەجێ کرد لا مەرکەزیەتیش تۆ ئامرکەتی بەیەکی ساروخی یا ئامر فەوجێک یا ئامر لیوایەک یا مەسەلەن قاید فەیلەقێک ڕەمبێکم نەتوانێت ئەو قەرارەی بەدەست بێ کە بتوانێت زۆر بڕیاری چارە نووساز و یەکلاکەرەوە بدات ئەمی کە باست کرد زۆر گرنگ بوو کاگەرەس ینی لا مەرکەزیەت لە بڕیاری سەربازیە دەڵێن پێشوەخت بڕیاری لێ دراوە ینی ئەو بەیانیەکەم هێرش کە دەکرێتە سەر ڕابەری باڵا و ئەو هەموو فەرماندە باڵایە ینی جۆرێک لە شڵەژان دروستەکە بەڵام پێشتر بڕیاری لێ دراوە کە لە دۆخی جەنگەکە کە دەست پێ دەکات یەکسەر چی بکەن دەڵێن پەیوەندی بسراوە لە نێوان سەرەوە و فەرماندەکانە ئێستا و فەرماندەکانن خۆیان ینی بەڕوانینی خۆیان موشک دەنێرن کاکە ڕانکۆ لە ئۆپراسیۆنی سەربازیە خێتەی لا مەرکەزی لە زمانی خێتەی مەرکەزیە جێبەجێکرێت
بێت تۆ پلانێکی گشتگیری مرکزیت هەبێت دراسە کرابێت هەڵسەنگاندنی بۆ کرابێ هەموو لایەنەکانی لێک بیرابێتەوە کاتێک کە تووشی حاڵەتێکی وا ئەبی تۆ فەرماندەیی و کۆنتترۆل لە دەستایی یاخود ئامرازەکانی پەیوەندیت نامێنە لە زمانی ئەو خیتەیە ئەبێ خەتی مرکزی نەک بە پاشاگەردانی و هەرکەس بۆ خۆی چۆنی بەدەسەوە هاو بۆ شێوەیە تێگەی لەبەرەوە ئەمە شتێک نییە لا مرکزی تۆ بڵێیتە من بە ئارەزوی خۆم لێرە ئامر فەوجەکەم یا ئامر لیوایەکەم یا ئامر سریەکەم چی بە عەقڵ ما هەواکەم لاخیرە وای لێ هێزەکان ئاگیان لە یەکتری نامێنێت وای لێت مەسەن ئەو چەک و ساروخ و تەجیزاتە عسکەریە بە هەدەرە ڕواوەکو ئێسای لێ هات بۆیە ئەمە بۆ خۆی لا مرکزیت لە ساڵحی ئێران نەبوو لە ساڵحیشی نابێت کۆنتترۆلکردنیشان پێدوانیە قورس دەبێ ینی بۆ منە ڕەنگە ئێستا بەرپرسی کێرانی نەبێ بتوانێت قسە یەکلاکەرەوە بکە بۆ نەبێ هێزەکان بڵێ هێرش مەکەن وەکو پزیشکیان ینی لە دوانی داوە دەڵێ هێرش ناکەینە سەر وڵاتانی دراوسێ ئیترەگە لێو هێرش نەکرێتە سەرمان هەردوایەوە درۆنێک بە دووبەوە خۆی ئەوەیشە لە گرفتەکانی ئێرانە هەر لە سەرەتای دروستبوونیەوە شێوازێک یا تابعێکی شۆڕژگەڕانەیان هەیە مەسەن دائیمە لە بینی سوپا و لە بینی حکوومەتە لە بینی سوپا و لە بینی جاندەرمیری یا وەزارەتی ناوخۆیە ئیطلاعات یا مەسەلەن ئەوانەیە کێشە هەبووە چۆن بڵێ ڕاکێشانی زیاتر یا سەپاندنی هەیتمەنە بەسەر ئۆرگانەکانی ترا لەبەرەوە ئەمەش یەکێکە لە گرفتەکان بەڵام تۆ گەر دیقەت بیت کۆمەڵی سەرانی ئێران ماونەتەوە دەستکاریان ناکەن من پێم وایە بۆ ئیمزاکردنی ئەو تەسلیم بوونەیە کە لە ئەخیرەکە ئەیانەوێت پێیان بکەن بەڕاستی ئەجنا خۆم سێ کەسەی کە دایان ناون من باوەڕ ناکەم لە ئەتوڵا خومینی و لەوانی تر محکەمتر و حەوزەشیانە ئاسایی لەناو خەڵک دێتوە ینی خۆمانە لە ڕووی ئاسایش و پاراستنیانەوە باوەڕ ناکەم لەوان پلانەکانیان بە قووەتر و بەهێزتر و بەتواناتر بێت بەڵامەوەی دەستکاریان وەکو میدیاکارێک و زانیاریانی کە بۆ نمونە لە سەرچاوە جیاوازەکانەوە پێمان دەکەش لە گفتوگۆمان لەگەڵ بەرپرسەکانەوە ینی دەڵێن پزیشکان تەنانەت لە نێو لیستی داواکراوەکان و ئەو لیستی کە دروست دەکرێت بێمانە لە ناو ببرێن لە ناو لیستی لە ناو براوانە نییە سەرۆکی تەکنۆکراتە پیاوەکە لە دکتۆری و لە ممارەسەکردنی سیاستێکی میانڕەوی ئەوە هاتووە وەکو وەزیفەیەک مەسەرم بۆ بەسەر و کۆمارێنی کاریگەریکی وای لەسەر سیاسەتی ئێران نییە بەڕاستی ئێستا لەوە ئەچێت بە ئاماژەکانە لەوە ئەچێت زیاتر سوپای پاسداران بەلان بەڕێوە بەرێت وەک لە ئۆرگانەکانی تر باشە کەواتە ئەمە ئاماژەیەکی مەترسیدار نییە کە جەنگەکە درێژخایە نەبێت لە بەرەوەی سوپای پاسداران تا حکومی پێواکە وەسپاش ینی شکست قبول ناکە ڕەنگە بۆ سیاسیەکان لە پێناوی مانەوەی وڵاتەکانە ئاسایی بێ بە مەرجەکان ڕازی بن بەڵام بۆ سوپا بە تایبەت سوپای پاسداران کە ڕوانینێکی تونڕەوانەیان هەیە ئەخر خۆ خاڵی بەهێز نەماوە لە ئێرانە تا نتوانی شکست قبولکەیت تۆ بە بەراورد بە توانە و ئیمکانیەتەکانی ئیسرائیل و ئەمریکا سوپای پاسداران چی لەبەردەسایە وەنیا تۆ بۆ یەکلایکردنەوەی شەڕێکی بۆ شێوەیە یاخود مەسیری میلەتێک ئەو هێ خاڵێ بەهێزانە چینکە لە دەستدایە و خاڵی لاوازی نسەن بەرامبەرەکە و چییە؟ ئایا مقارنەیەک هەیە لە بینی ئەوەی کە ئێستا ئەمریکا و ئیسرائیلێکا لە بینی و ئێرانە؟ ئێران تووشی سەدان گرفت بووە ئێستا کاکەین مەسەن گەروی هەرمزی داخست لە جاتی ئیسفادێ بکە بە قازانجی ئەمریکا شکایەوە بە زەرەری دۆستەکانی ئێران شکایەوە نەوت بۆ بە 95 و بەرەو سەری شەڕات نەوتی ڤەنزوێلا کارێکی کردووە کە ئێستا ئەمریکا و هەندێک وڵاتی هاوپەیمانی تری پێویستان بە نەوتی ئێران و مەسەن سعودی و ئەوە نەماوە سین ئێستا نەوتی بە چەند دەستەکەوێت دەستیشی ناکەوێت کەواتە ئەم قەرارانە هەمووی تەقدیر موقیفی غەڵەت بوو سەنگاندنی هەڵوێستەکان بوو لە ڕوانگەیەکی ئینفعالیەوە سوپای پاسداران ئەگەر هیچ بۆ نمونە بژاردێکی دیکەشی لە بەردەستدانە بێ بەڵام ئایا لە ئێرانیایندەدا سوپای پاسداران دەمێنێتەوە بۆ فەرماندەیەک بۆ فەرماندەیەک کە بزانێت چارەنووسی هەر لە ناوچوونە سەربەرزانە وەکو خۆیان دەڵێن شەهید بن یانەوەی کە دواتر بە شێوازێک کە چارەنووسیان دیار نییە چۆن لە ناو دەچن لە ناوکە ڕانکۆ ئێمە تەجروبەی بەغامان لە بەردەسایە تەجروبەی سووریامان لە بەردەسایە دوێنێ ئەمووی دایەتێ پەڕیوین منە هێز کە شکا بە ئاسانی خۆی ناگرێتەوە دوو هێز بە چەک و بە تەجیزات و بە شعونی ئیداری ئەڕوا بڕێوە هێز بە سەڵاوات لیان و لە بە مەسەلەن بە عەقیدە و بەوە زۆر توانای ئەوەی نییە ڕەم بێکەم مەسەن بۆ شوێنێکی وەکو هەرێمی کوردستان
15 ساڵی کە سوپای لا پاسداران لاواز بێت هەر دەرەقەتی ئێمە دەرەقەتی وڵاتێکی وەکو کوێتیە دەرەقەتی مەسەن هەندێشتی کەیە بەڕاستی بەڵام بە بەراورد بەر ئەمریکا و نەوەڵە زەحمەتە. باشە هەندێک دەڵێن ئێران وڵاتێکی عقایدیە جیاوازە لە عێراق جیاوازە لە بۆ نمونە سووریا هەرچەندە یعنی ئێمە بیرمانە لە پرۆسی ئازادیشدا مەتاری بەغداد هەندێک دەڵێن ئەمریکا جۆرە چەکێکی بەکارێناوە تا ئێستا شیانی ڕێی بۆ نەدا بزانن جۆرە چەکێکە هەرچەندە چەکان هێشتا بەکار نهاتووە لەبەرەوەی لەوێش کۆمەڵە کەس ینی هێزەکانی گاردی کۆمەڵ عقایدی بوون یعنی وەکو دەڵێ فیدایی بوون ئەمانە ئەمە لە ئێرانیشدا دەڵێن هەیە بە تایبەت لەبێ عەقیدە و بڕوا و ئاین و بە تایبەت بۆ خامنەی ڕابەرەکان کە کوژراوە لەوانەیە کەف و کوڵێک بێت تۆگەر دیقەت بێ بە تەنیا ئێران شیعیتون ڕەویتیان نیە لە ناو شیعەکانیشە خەڵکی میانڕۆ هەیەکان مۆزایان پێخۆش نییە سوننەی تایە تورکی تایە کوردی تایە عەرەبی تایە بەلوجی تایە ئازەری تایە ئەمانە هەمووی نەتەوەی بچووکن کە لە سەردەمی کۆرشەوە تاکو ئێستا مەسەن ئەقەلێتێکی فارسی حکومیان نەکات ئەمانە گەشتونەتەوە قەنەعەتەی کە ئیتر لەوانەیە بۆ وەزع ڕازی نەبن یەگەی بۆیە مەسایلی عقایدیوانە ڕاستە ئیرادە شەڕەکات ڕاستە ئیرادە توانای خۆڕاگری هەیە بەڵام تاکەی و ئامانجەکە لی چییە وەنیە تۆگەر سیر بکەیت ئێرانێک کە هەموو جنوبی لوبناان و بەسەر لوبنانی شام مسەیتەر بوو لە سووریا دەسەڵاتی ڕەهای هەبوو لە یەمەن لە عێراق پاشەکشەی کردو ئێستا هاتووتە سەر ئەوەی مەسەن لە ئێرانە چۆنچۆنی پارێزگاری لەوە بکە کە بەدەستیەوە ماوە وەنیە ئەبێ ئایا مەسەن چی پێ بکرێت بۆ قۆناغەکانی تری شەڕ بەرەو کۆمانەوە هەرچەندە شەڕ مفاجعاتی زۆرتیایە کاکە ڕانگۆ تو ناتوانانی مەسەن لەسەر شەڕ گرە بکەیت جاری وا هەیە مەسەن ئەو هێزە گەورانی لە دنیاە لە شوێنێکە زۆر بە ئاسانی نیانتوانیوە مهمەکان جێبەجێ بکەن لەگەڵەوەشە خۆ دیارە لە ئێستاوە سەرکەوتنەکە بۆ ئەمریکایە بەڕاستی ئەو مفاجاتانی کە دەڵێ لەم جەنگەی ئێران و ئەمریکا و ناوچەکە بەگشتی چییە هیچ مفاجایەکە هیچ دەرفەتێکی بۆ مفاجعات چییە تۆ لەوانەیە مەسەن ئێستا ئەمریکا نیازی هەیە پەلاماری بەرزایەکانی گەروی هورموز و بەندەر عەباس و ئەوانە بە ئینزالی جەوی بۆ بکە خۆی بۆ ئەوە ئامادەکە لەوانەیە هورمز دەربێنێت لە دەستیان بەدەستی دەربێنێت بەڵێ ئەمە یەکێکە لەوانەیە مەسەن هێزێکی ئێرانی یاسوپای پازار بتوانێت مقاومەیەکی چەند ڕۆژی بکات یاخود لەوانەش لەکەم ڕوبەڕووبوونەوەی بەرگە نەگرێت شوێنەکان چۆڵکات ئەو مفاجعات ئەوەیە بەڕاستی باشە هەندێک دەڵێن ئەمریکا موشکی کەم بۆتەوە ئیسرائیل موشکی کەم بۆتەوە پێ دوایە ئەمەش جۆرێ ینی هەر بۆ واقعی وایە ئەمریکا موشکی کەم بۆتەوە مەبنای چی مەسەلەن ئێستا ئێمە ئێران نەتوانین بڵین ئیمکانێتی سەربازی کەم بۆ تۆ لە بەروی ڕۆژانە 80 بۆ 90 بۆ 100 تەڵعی ئەسمانی و جێوی ئەکرێتە سەری لە سەکۆکانی ئەدرێ لە مەسەن لە بنکەکانی ئەدرێ لە هێزی ئاسمانی ئەدرێ ئەی مەسەن ئەمریکا تووشی چی بۆ بەڕاستی تا ئێمە خەبیتە خەمیەوەمان بێت باشە پرسیارەکەی منیژێک ئەوەیە ینی هەندێک کە دەڵێن بۆ منە ئەمریکا چەک و چۆڵی کەم بۆتەوە موشکی کەم بۆتەوە لە بەرامبەر هەندێک دەڵێن نەما وەکو دەڵێ فێڵێکی یابووریە هەبێت بۆ وڵاتانی ناوچەکە دەڵێ خۆشم موشکم کەمە پاتریۆتێکە گەر بە 5 میلیۆن دلار بوو بێ ئێستا ناچارن بە 20 میلیۆن دلار لەبەرەوەی من زانیاریم لەسەر ئەو کەمبوونەوەیە نیە لە مەزەرێکی شەو نەمبیستووە کە تۆ باوەڕی پێ بکەیت هیچ تعلیقەکەم لەسەر کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیە لە وەزیری جەنگی ئەمریکا پرسیار کرا پێرەگە ڕۆژنامەنووسێکی بیانی لێ پرسی وتی دەڵێن چەکی ئەمریکی کەم بۆتەوە ئەو منی پێکەنی وەکو دەڵێ نی بە پێکەی نەوتی نازانمە لە چیەوە سەرچاوی من هیچ سەرچاوەیەکی وایە چ زانیارییان بە بەردەست پرسیارەکە وجودی هەیە بۆیە وجودی هەیە لە وەزیری جەنگی ئەمریکاش کرا بەڵام چی فەرقی کردووە ئایا هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران کەم بوونەتەوە ئایا ئەو فشارێکە لە ئێرانی یەکات پاشەکشەی کردووە وەنیە نازانیش شاستی پێ ناکەین یعنی من ناتوانم ئێستا ئەو فتوایە بم یا لێرەوە بێم ڕکلام بۆ هێز و توانا و مەسەنینی ئەمریکا بکەم بەڕاستی شارەزایکی سەربازی لێرە خۆم قەنەعەتم پێی نییە نیم نازانم بە قەنەعەتی من وانە باشای خوێنەوت بۆ وتەکەی پزیشکیان چێ لەو ڕۆوە پێ دوایە ئەویان بۆ ئەم دیوەیان ڕاستە بۆ ئێران ڕاستەکە موشکی کەم بۆ تۆ بەڵام دەوێ بیکاتە جۆرێک لە پیاوەتی بەسەر وڵاتانی ناوچەکە خۆ تاکەی مەسەر ئەم وڵاتانە لەژێر ڕەحمەتی ئێران ئەبرمەنیە
ئەو لە ڕووی پشتیوانیەوە پشتیوانی نێودەوڵەتی و ئیقلیمی لە دەستاوە ڕۆژانە مەسەن دنیای تووشی کارەساتی ئابووری و دڵە ڕاوچی و ئەوە کردووە کە نازانرێ بەسەرێدا ئێخۆ ئەبێت لە حدێکا بووە سێنرێ ئەمە کاکە ڕانکۆ ئەما بێت لایتر لە شوێنێکا کۆتایی پێبێت دوای ئەوە فعلەن ئێستا توانە سەربازەکانی ئێران بەرەو کەمبوونەوە چوە پتیۆن دەتێبێ حەو ڕۆژ هەش ڕۆژە بە بەردەوامی مەسەن لە وڵاتە ئەدرێت و لەکوێ ئەدرێت لەسەر لە بنکە سەربازیەکان ئەدرێت لە بارگاکە سەربازیەکانی سوپای پاسداران و ئەوە ئەدرێت لە هێزی دەریایی دراوە لە هێزی بۆنی نیزام ئێرانی لەبێ بەڵێ خۆ ئەما ئێستا تەرکیز کاتە سەر وەکوتمان تەرکیز کاتە سەر یەک خاڵ قازانجترێتی وەک لەوەی کە ئەم هەموو جەبهەی کردوتەوە بۆ خۆی و مەسەیتەریش نییە بەسەریا و لامان کاتیشا سەیرێکی کاریوانی کاگەرەزەنێک دەڵێن ئەگەر جەنگەکە بێ بە جەنگی ناوخۆی و ینی هێرش بۆ ناوخۆی ئێران وم بابەتە ئەوە ئێران سوپایەکی زۆری هەیە و درێژدا دڕا وەکو دەڵێن جیڕە درێژە ئەنی ئەندێک چاودێرانی سیاسی و دەستواژیان بۆ بەکارێنە بۆیەوە خۆی بەکارمێنایەوە دەڵێنەوە 8 ساڵ شەڕی عێراقی کرد هەر بێتاقەت نەبوو جیاوازە پێ دوایە سوپایە لە ناوخۆدایە سەر دەتوانێم شەڕی بۆ بکە و جەنگی بۆ بکە هیچ هێزێک ناتوانێت ڕوبەڕووی میلەتەکەی خۆی بێتەوە کاتێک کە میلەت بڕیاری ئەوەی یا ئەو هێزانە هەڵتەکێنێت من باوەڕ ناکەم بە تەجروبەی دنیا ئەگەر تۆ سەیری مێژوو بکەیت هیچ هێزەی نەیتوانیوە ئەوە بێلایەنانە لێرە شەڕی ئێران و عێراق کاکەڕانکۆ زۆر جیاواز بوو سەردەمێکی کە بوو سەردەمێک بوو ئێرانیەکان لە تەعەسوبێکی دینی زۆر بە قووەتا بوون عێراق لە بەرامبەر ئێرانە مەسەلەن شەڕێک بوو تقریبەن قیاسی بوو یەک و یەکوا بوون یعنی زۆر ئەوە نەبوو بەڕاستی باشە بەڵام کاگەرزیانی خۆ شەڕەکەی نەبردەوە عێراق لەگەڵ ئێرانە ڕاگیرە ینی بێلایەنانە لێرە ڕووماڵەکە بکەین خێنەوەکان خێنە ڕوو ینی قسەکی من ئەوەیە ئایا بۆ نمونە کۆمەڵگەی ئێرانی هەمویان ژی نظامەکی خۆیانن بۆ نمونە تا ئێستا هیچ خۆپیشاندانێک 47 ساڵە هەر موچەی یا بۆکو لای خۆمان مەسەن خۆشتێکی کردو بە شتێک ئەوە شتێک نییە بڵێت یانی دەبینین ئێستا بۆ نمونە خۆپیشاندان نییە ینی ڕاپەڕی نییە من نازانم ڕەنگە ساعتێکی دیکە هەبێت سبەینێ هەبێت بەڵام ئێمە قسە لەسەر ئێستا دەکەین ئێستا نییە لە ئێستا بەتابێت فارز دەڵێن هەن ئۆنسورین بۆ وڵاتی خۆیان ئەوانە چەند لە ناوتارانە عالەمی شابەرزەکەنەوە و گۆرانی بە شان و باڵی کوڕیشایە هەڵەیەن و دژی مزاهراکان و ئێرانەکان 7,000 کەس 6,000 کەسیان لێ کوژراوە بە پێی هەندێک سەرچاوی میدیایی و ئەوە لە دنیا لە خۆپشاندانەکانە ئەی 7,000 کەس ئەوێت چەند کەس لەسەر جادە بوو بێەوە 7,000 کەس کوژرابێ بەڕاستی لە ئێستاە ئەوەی کە باوە تەداخولکردنی هێزە لە ڕێی وشکانیەوە هێزی پیادا مەسەن بە ئینزالی جەوی بێت بە پشتیوانی کوردەکان بێت بە چەند جەبهەیەک مەسەن بۆ نمونە لە چەند شوێنێکەوە بکاتەوە بۆ دەستگرتن بەسەر هەندێک شوێن و مۆڵگەی سەربازی و چەکەنەوەیەکان و بنکەکانی پیتانی یۆرانیۆمەوانە ئێستا باز لەوەیە لە ڕاپەڕین نییە جارێ باشە بە بڕۆی تۆ جەنگەکە درێژە دەکێشێ نازانێت منۆکو خەنەوەی سەربازی باوەڕ ناکەم ئەسە ڕەنگە لا وڵاتێکیش بە پرسمەر بڵێن نازانین بەڵام ئێمە بۆیە لێرەین منۆک میدیاکارێک پرسیار بکەم هەرچەنە ئەمریکا خۆی 6 هەفتەی داناوە بەڵام بەپێی ئۆپراسیۆنەکان و بەپێی ئەو زیانانە و بەپێی ئەو هێرشانی ئەکرێتە سەر وڵاتی ئێران باوەڕ ناکەم درێژە بکێشێت نازانین ینی بەڕاستی تۆ ئێمە قاوە ناگرینەوە کاکە ڕانگ ئێمە کۆمەڵێک پێدراومانەیە بیزەبەت لەسەر ئەوە داوامان لێکی شیکاری بکەین هەوڵە دەین لێرەیان مەسەلەن چی لە واقعەکەەوە نزیکە ئەو بۆ خەڵک باسکەین بەڵام بۆ منە دەڵێ پێم وانێ جەنگەکە درێژە بکێشە ئەگەر ئەم جەنگە بچێتە ناوخۆی ئێرانەوە ینی کو دەڵێ جۆرێک لە جەنگی ناوخۆی دروست نابێ وڵی هەموو شتێک واردە بەس ئێران بەرەو هەڵوەشان دەڕوا دەگەر وا بڕات ئێستا ئێران یەکشتی لە بەردەما هەرچەنێمە لە بابەتی سەربازی چوینە دەرەوە پێم وا بهێنێگوانە ئێستا ئێران یەکشتی لە بەردەمایە ئایا ئەتوانێت وەکو ئەو نەسیحەتەکەی محەممەدی خاتەمی 2 ساڵ لەمەوە پێشکردنی وتی باشترین سیستەم بۆ ئێران بەڕێوەبرنی ئێران لە ئێستا فیدراڵێتە کەسێک هەیە ئەو قەرارە بعد ئێستا سیستمی فیدراڵێت هیچ نەبێت ناوخۆی خۆی ڕێخاتەوە هیچ نەبێ وا بکە کە کورد و بەلوج و مەسەن ئازەری و
ئەوانەی کە ناڕازین مەسەڵەن کرانەوەیەک بە مەجای ئەوە هەیە ئەبێت تۆ بێت لەسەر ئەمە بەڕاستی بزانیت نێتی ئێرانیەکان چییە؟ لە ئێستا لەم کاتی شەڕەیە مەجای ئەوە هەیە ئەمە جێبەجێ بکرێت ڕم بێکم ئەوە ئێران بەرەو قۆناغێک بەرێت تا حەدێک لە ناوخۆی ئارامیەک بخۆیەوە ببینێت غیری ئەوە هیچ شتێک نییە ئێستا کە تۆ بتوانیت ئێران گرێوی لەسەر بکات جگە لە قەتڵ و عامکردن و داپلۆسینی خەڵکەکەی نەبێت چەند بەرگەی ئەوە ئەگرێگەر خەڵک بجوڵێت ئەمێکێکە لە خاڵە گرنگەکە جاکەواتە یانی ئەم نیزامە بمێنێ یان نمێنێ هیچ هەر نەماوە نەماوە بەڵێ ئەو نیزامە نەماوە ئێران بە هیچ شێوەیەک نەهێزەکەی نەتوانە سەربازیەکەی نا پێگەکەی لە ناوچەکە جاریچکە ناگەڕێتەوە بۆ ئەو سەردەمانەی کە پەلی هاویشت بوو بۆ هەموو ناوچەکە ئەمە حقیقەتێکە ئەبێ هەموو کەس لە ناوخۆشە ئەو عەزەمەت بەتاکیت ینی با نەڵێن وەکو وتم عەزەمەت با لە بەرامبەری جا بڵم ئەو داپلۆسێنەرەی کە بۆ خەڵکی هەیمەنێت بەڵێ ئەوە نەماتەوە ناتوانێت زەحمەتە ئەی بە بڕوای تۆ خەڵک کە جوڵەی نییە ئێستا پەیوەندی بەچیەوە هەیە خەڵک تۆزێت داوای متمانەکە ئێستا فۆکسەکان ئەگەسەیەکە هەمووی لەسەر کووردە بەڕاستی چۆن کورد بجوڵێت وکە ئەمریکا کوردیشی هەڵبژاردووە لەم حاڵەتەیە مەسەن لەوێەوە دەست پێ بکە و نقطەی ئینتیلاقی بێ و کوردەکان شتێ بکەن لە خۆیەوە نییە ئەگەر جەناب بە دیقەت لە نەخشەی ئێران بیت سەیری کوردستانەکە بکەیت کوردستان لە ئورمیەوە دەست پێ ئەکا هەتایەتە کرماشان و ئیلام و ئەچێتە منتیقەی خۆزستان و ئیلام و مەسەڵەن بۆ خوارەتر بۆ بەندەر عەباس و بۆ ئەمانە کە ئەمە زنجیرەیەک کە کوردنشینە بەڕاستی ئەگەر ئاوا بەرەو عومقی ئێرانیش بڕیت لە شاری سنەوە سنە 480 کیلۆمەتر لە ئێران لە تارانەوە دوورە یعنی بە 5 سەعات و نیو بۆ 6 سەعات تۆ توانی بگەیتە تاران بۆیە لە ئێستا ئەمریکا ئەیەوێت هەرچۆنێک بێ هانی کوردەکان بەڵام کورد متمانەیان بەوەنێ لە چیەوە بەم متمانەیە بە کورد نەماوە بە ئەمریکا نەماوە لە دوای ڕۆژ ئاواوە لە دوای با بڵین ریفراندۆمەکە و 16 ئۆکتۆبرەوە کە تووشی و حاڵەتە بووین لەگەڵ عێراقا ئێستا کورد هەرچەنان ئەمریکایە مەشی لێ تێک نەچەکا کە ڕانکۆ بووی ئێمە ڕاشکاوانەتر قسە بکەین لە ئێستاە کورد لە بەردەمی دوو بژاردەیە شیرینترینیان تاڵە بەشداری ئەکات ڕمبێکم بچێتە قۆناغێکەوە کە گەڕانەوەی نەبێ و کە دەستکەوتی زۆر گەورە بەدەست بێنێ و لەو حاڵەتەیە مەسەن 12 میلیۆن کوردی ئێران هەیە 5 میلیۆن کوردی عێراق هەیە 3 میلیۆن بۆ 3 میلیۆن نیو کوردی ڕۆژهەڵات هەیە لە منتیقەکە کورد ئەبێ بە هێزێک ئەسڵەن ئیشی بۆ نامێنێک گلەی لە سایکس بیکۆ لە نازانم قەراراتی دەولی و لە پشتیوانی و ئەوە ئەبێ هزار حسابی بۆ بکرێ بەشداری ناکات لەوانەیە لەم کاروانە داگدواکەوێت بەشداری ئەکات لەوانەیە مەسەڵەن ئەمریکیەکان وەکو پێویست فێڵمان لێ بکەن وەکوانێکە مەسەن بەجێمان بێڵن هەمووی واریدا بەڵام لە باشترین حاڵەتە کورد بەشداری بکات لەوە باشترەکە نیکا بەڕاستی سپاس دەکەم زۆر بەڕێز کاگارێز ئەنوەر شارەزا لە بواری سەربازی استراتیژی سپاس دەکەم وای لە ڕۆژانیاندەش بتوانین پێکەوە گفتوگوێم پرس و باس بابەتە بکەین هیوادارین شەڕەکە کۆتایی پێ بێت ئەوە هیوای هەموو لایەکمان شەڕ لەسەر نەکەین بەڕاستی سپاس دەکەم زۆر بەخێر بێت خۆشەویستان بەردەوامە بین لە ڕووماڵەکەمان لە خوێندنەوە و شیکارە جیاوازەکان بۆ جەنگەکە دەچینە لای میوانێکترمانێ لە ئەڵمانیاوە بەڕێز کاکەمال چۆمانی توێژەری سیاسی چاودێر و شۆڤەکار کاکەمال سڵاو لێ بێم کاتت باش سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان حەزەکەم زانم خوێندنەوەی تۆ چییە بۆ دۆخی جەنگەکە ئاو جەنگەی کە هەیە بۆ ڕووخاندنی نیزامی ئێرانیە قۆناغێکە واتون ئەمریکا و ئیسرائیل گەڕانەوەی تێدا نییە سلااو کاکۆ سلااو بۆ بینەرانی خۆشەویست هەندەی من ئاگادارم یاخود بەدواداچوون بۆ کردەوەی بینمەوەیە کە جیاوازیەک هەیە بۆ گۆڕینی ڕژێم لە نێوان ئەمریکا و هەروە ئیسرائیلدا ئەمریکا تا ئێستاش پلانێکی نییە بۆی کە ڕژێم بگۆڕێ وەکەوەی کە بینیمان لە عێراق یاخود لە ئەفغانستان ئەو جۆرە ڕژێم گۆڕینە لە استراتیژی ئەمریکادا تا ئێستانە و دوا قسەکانی دۆناڵد ترامپیش وا دەرەکەوێ بەڵام ئەوی هەیە کە یانەوێت جۆرێک لە بیهیڤەر یاخود ڕەوشتی ئەو ڕژێمە بگۆڕن
یا هەروەها سەرکردایەتی ئەو ڕژێمە بگۆڕن لە دوا قسەکانی دۆناڵد ترامپدا لەگەڵ CNN باسی دەوەی کرد کە یانەوێت ئەم ڕژێمە بگۆڕدێ سەرکردایەتەکەی گرنگ نییە کەسێکی دینی ئەبێ یاخودنا وەک خۆی گوتی پەیوەندی زۆر باشیە لەگەڵ کەسانی دینی تا ئەگەر ئەو کەسەی کە بێتە سەرۆشی ئێران یاخود سەرکردایەتی ئێرانەکە کەسێکە عادلە و کەسێکە لەگەڵ ئیسرائیل باشە و لەگەڵ دژی بەرژۆندیەکانی ئەمریکانیە ئەوە ئەمریکا کێشەی لەگەڵ نییە ئەوە ڕێیەکی ئەمریکیە خودڕێی دۆناڵد ترامپە و لە هەمان کاتدا بەڕاستی ئێمە بۆی لە ڕێی دۆناڵد ترامپ تێبگەێنێ بێ بچیتە ناو مێشتی دۆناڵد ترامپ بۆی بزانیتی تێدایە واتە تێگەیشتنەی قورسە کاکەمال بە بڕای توانی بەڵێ بە باوەڕی من قورسە و دۆناڵد ترامپ کەسێکە هەرچەندەوە قسەی خۆمی نازانم لەکوێ گوێم لێ بووەڵێ بۆی کە تۆ لە دۆناڵد ترامپ تێبگەی زۆر گرنگە لە چەند لە سیاسەتێگەی هێندەی گرنگە لە دەروون شیکاری چەند شارەزای چونکە ئەگەر لە دەروون شیکاری شارەزا بێتوانی کەمێک ئاکار و ئەخلاق و تێڕوانینی دۆناڵد ترامپ شی بکەیتەوە بەڵام چونکە بۆن منە دۆناڵد ترامپ ئەگەر بڕیارەکانتدا زۆر حساب بۆ قانون و قانونی نێودوڵەتی ناکە ئەوەی کە ئەمریکا خۆی لە ساڵی ڕابردوودا دەست پێشخەر بۆ دایمەزراندووە زۆر حساب بۆ قانونەکانی وڵاتی خۆشی ناکە و زۆر حسابی بۆ ڕاوێژکار و دەوروبەری خۆشی ناکە بۆیە یعنی تێگەیشتن لە دۆناڵد ترامپ کەمێ قورسە و کەسێکی پێشبینی نەکراوە ئەمڕۆ قسەیەکە کاسری لەوانەیە قسەیەکیشتر بکە ئەمڕۆ دوژمن تەلەوانەیە سپەی باشە بەڵام بۆ گەڕانەوە بۆ پرسیارەکەت خۆ ئاگەرەزیێت نەبێت باسی بۆ ئیسرائیل وانە ئیسرائیل ئەوێ ئەم ڕژێمە بگۆڕدرێ و ئەوێ یعنی بە هەر جۆرێک بێ ئەم ڕژێمە جارێکی تر دروست نەبێتەوە چکە ئیسرائیل بە هەڕەشەیەکی ژیانی لەسەر هەبوونی دەوڵەتی ئیسرائیل تەماشایەکە و بۆ نەتەنیاهۆ نەکتەنامە گرینگە بەڵکو بۆ خۆشی گرنگە بۆەوەی کە چکە نەتەنیاهۆ لە وڵاتی خۆی کۆمەڵێک کێشەی هەیە لە خۆتزانی مەسەلەی هەڵبژاردن دێتە پێشەوە لە ئیسرائیل وڵاتێکی یعنی بڵین هێشتاش لیبرال دیموکراسیەک لەوێ هەیە کە لە تواتچەوەی قانوندا یانەوێت بۆ نەتەنیاهۆ زۆر گرنگە ئەو ڕژێمە بگۆڕدرێن. کاکەمال ڕفتارەکان چەند ڕۆژەی ئێران ئەم ڕوانینەی ئیسرائیلی زیاتر نەخستۆتە ڕوو هەرچەندە هەندێک دەڵێن ڕەنگە دەستی ئیسرائیلی تێدا هەبێت لە تێوەگلانی ناوچەکە بەڵام ئەو پەیامەی گەیان کە بەفعلی ئێران مەترسیە لەسەر ناوچەکە هەرو پەیامی کە ئیسرائیل دەیویست بیگەێنێ پێشتریش ئەو وڵاتانی ناوچەکە لە مەترسی ئێران تێگەیشتون چونکە ئێران خۆتەزانی ڕووبەرێکی گەورەیە لە ناوچەکەدا و شوێنێکی زۆر استراتیژی هەیە یەکێکە لە زلهێزە یعنی هێزە ئیقلیمیەکان و خاوەنی کەلتور و شارستانی تێکی قەدیمە و هەروەها ڕێڕەوە ئاویەکانی لەبەردەستە و ئێنێرژی وزەیەکی بێئەندازە گەورەی هەیە کە ئێران ئەمە ئەگەر بێت و مەسەلە گەماوەڕە ئابوووریەکان نەبێ ئێران ئەتوانێت یعنی یەکێکە بێت لە 20 گەورەترین ئابوووریەکانی دنیا و هەروەها ئێران خۆتەزانی یعنی بە بەراورد بە هەموو وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەرڕای 40 ساڵ تقریبا گەماڕۆی ئابووری توانیوێتی لە ڕووی مۆدرنکردنی وڵاتی خۆیەوە ژێرخانی خۆیەوە و بەتابەت مەسەلەی پێشخستنی توانە سەربازیەکانی خۆی بە بەراورد بە زۆربەی وڵاتانی دیکە ئێران توانیوێتی پشت بە توانە سەربازیەکانی خۆی بەستێ بەراورد بۆ نمونە وڵاتێکی وەکو سعودی یاخود ئیمارات قەتەر کە هەم بۆ پاراستنی خۆیان پشت بە ئەمریکا بەستن یعنی بنکەی سەربازی ئەمریکا لە وڵاتانە هەیە ڕێکەوتنی هەیە و لە هەمان کاتیشدا بۆ کڕینی چەک پشت بە وڵاتانی دەرەوە هەڵبەتە ئێرانیش پشتە بەستێ بەڵام نەیانتوانیەوە جۆرە چێکێک وەکو بڵین موشەشی ئێرانی پێشخەن بۆی بتوانن تا ڕادەیەک سەروەری وڵاتی خۆیان پارێزن. کاکەمان هەندێک دەڵێن تارگێتەکە چینە نەک ئێران بەڵام دەبێتەوە وەکو دەڵێ ئەمەی بۆ پاک بکەیتەوە ڕێگەکەی بۆ پاک بکەیتەوە بۆ نمونە لە ڤەنزوێلاوە سەرەتا دەستی پێکرد بەڵام هەندێک دەڵێن خوێندنەوەکەی ئەمریکا جیاوا ینی هەڵە بوو لەوەی کە پێی وا بۆ ئێرانی ژەوشێوەی ڤەنزوێلا دەبێت ینی ئەو ئابووریە بەهێزەی ئێران کە تۆ باسی دەکەی ئەگەرم ئابووریە بەهێزە ببێتە وڵاتێکی دۆستی ئەمریکی پێدوانیە ینی
تەواوی معادلەی ناوچەکە دەگۆڕێ؟ ئێران پێشتر دۆستی ئەمریکا بووە و نەشی توانیوە یعنی تەنها بەبوونی دۆستی ئەمریکا تەواوی معادلەی ناوچەکە بگۆڕێ. بەر لە 79 ڕژێمیشە نزیکی ئەمریکا بوو و نزیکی ئیسرائیلیش بوو. بەڵام بێگومان زۆر بۆ ئاسایشی ئەمنی قەوم یعنی ئاسایشی وزەی ئەمریکی وەروە ئاسایشی ئەو وڵاتانی کە هاوپەیمانی ئەمریکان لە ناوچەکەدا دۆستایەتی یاخود بێلایەنبوونی ئێران یاخود لاوازکردنی ئێران بۆ ئەمریکا زۆر گرنگە مەجگە لەوەی کە پاراستنی ئاسایشی قەومی ئیسرائیل بۆ ئەمریکا پرسێکی زۆر گرنگە چونکە ئیسرائیل تەناوەکو ئەوە نییە تەنها بڵێ ئیسرائیل ئەمانە جوولەکان لەگەڵ مەسیحیەکان هەندێک مەسیحی ئەوە هەن ئێڤەنجێلیکان هەن لە ئەمریکا کە پشتیوانی دەوڵەتی ئیسرائیلەکەن یاخۆ دەمە ئیسرائیل دەوڵەتێکی پرۆکسیە پەپێتە لە ناوچەکەدا دروست بووە ئەمریکا هەموو شتێکەکە یاخودەوەی کە کۆمەڵێک مەسەلەی نەزەری موامەرە لای ئێمە زۆرە کە ئیتر لۆبی ئیسرائیلی و ئیسرائیلەکان جوەکان لە بەروی دەوڵەمەندن لە ناو سیاسەتن ئەوان بڕیار لەسەر هەموو شتێکەدەن بڕیار لە بڕیارەکانی بڕیار لەسەر سیاسەتی خارجی ئەمریکادن لە ڕاستی داوانیە ئیسرائیل خۆی وڵاتێکە لە ناوچەکەدا خزمەتی بەژنۆریەکانی ئەمریکای کردووە توانی بێتی ئەمریکا لەو ناوچەیەدا بە بەهێزی بمێنێتەوە یابوونی ئیسرائیل بە بەهێزی بۆ ئەمریکا گرینگە و ئەو وڵاتانی لە ناوچەکەدا هەن ناچارن ڕێز لە بەرژۆندیەکانی ئەمریکا بگرن چکە هەم ئەمریکا وایە هەمیش ئیسرائیل وڵاتێکی بەهێزە خۆ تەزانی ئیسرائیل ئەمڕۆ تا ڕادەیەک بۆتەوە وڵاتێکی هەجەمۆن لە ناوچەکەدا هیچ وڵاتێک ناتوانێت لە بەرامبەر ئیسرائیلدا نور بۆ بەرژۆندیەکانی ئیسرائیل دیارکە بۆی بگەڕمەوە سەر پرسیارەکەت ئەزیێت نەبێت باسی چینیت کرد خۆ ئێمە ئەزانین ئەم ئۆردە ئەو نیزامە نێودەوڵەتی هەیە و نیزەمە دووەلیەی کە هەیە ئەمریکا لە دوای جەنگی جیهانی دووەمەوە سەرکردایەتیەکە هەمیشە وڵاتە بەهێزەکان هەوڵیانداوە سنوورێک بۆ تاکجەمسەری ئەوەی کە لە دوای 1990ەکانەوە 1990 دەست پێکا دوای ڕوخانی بلۆکی سۆڤیەت بۆ ئەمریکا دروستکەن دوای کۆتایی هاتنی شەڕی سارد چین یەکێکە لە وڵاتانە کە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی سەربازیەوە لە ڕووی تەکنۆلۆژیەوە لە ڕووی ئایەوە لە ڕووی ژیری دەستکردەوە تاکە وڵاتە لە دنیادا کە ئەتوانێ ئەمڕۆ لە ئەمریکا تا ڕادەیەک یاوەک ئەمریکا بێ یان لە چەند ساڵی داهاتوودا لە ئەمریکا بەهێزتر بێ وی ئەمریکا وەکو زلهێز یاخود وەکو ئیمپراتۆریەتێ ئەمە ئەخلاقی ئیمپراتۆریەتە ئەخلاقی زلهێزە هەر کاتێ ببینێ زلهێزی تر لەو گەورەتر وا پەیدا ئەبێ ئەکەوێتە یعنی پەلە پورچێ بۆی بتوانێت سنوورێک بۆ ئەو هێزانی تردابنێ ئەو زلهێزانی تردابنێکە بتوانن باڵانس دروستکەن لە بەرامبەرەویدا بتوان ئەو ئۆردەرەی کە خۆی دروستی کردووە تێشی بدا بۆیە ئەمریکا لە وڵاتانی نزیک خۆیەوە دەست پێ کردووە وەسترن هەمسفیە لەوێوە کە هەوڵەدا سنوورێک بۆ پەلهاوێژتنی چین لە ڕووی ئابووری و سیاسی و ئەگەریشیە لە ڕووی سەربازیشەوە دابنێ گەناخۆ خۆتان ئەزان چین تا ئێستا لە منتیقەی دەوروبەری ئەمریکا هیچ بنکەیەکی سەربازی نییە لە کاتێکدا ئەمریکا سەدان بنکەی سەربازی هەیە لە دنیادا بەڵام چین گەورە بووە پێویستی بۆ سنوورێکی بۆ دامرێت بۆ ئەوەی چین لە هاوازکە ئەمە یەکێکە لەو پرسیاری کە تۆ کرد یەکێکە لە ئاڵنیزەکان پێویستە ئەو وڵاتانەش لاواز بکەین یا لە چین نزیکن یاخود سەرچاوەیەکن بۆ بەهێزبوونی چین کە ئێران هەم بەهۆی ئەوەی کە ڕووبەرێکی گەورەیە هەم ئینێرژیەکەی وزەکەی کە بە دیسکاونت نەوت و گازەکەی بە داشکارنێکی زۆرەوە ئەفرۆشێتە چین. باشە کاکەمال هەندێک باز لە تورکیا دەکەن دوای ئێران ڕەنگە تورکیا ئەو دۆستایەتی لەگەڵ چیندا نەبێ و دۆستایەتیشی لەگەڵ ئەمریکادا بە تایبەت لە ئاستی سەرۆکەکان ئەردوغان لەگەڵ دۆناڵد ترامپ ینی پەیوەندێکی زۆر باشی کەسیان هەیە لە نێواندا زۆر جار ترامپ بە هاوڕێکەم ناوی دەبا بەڵام وەکو هەژمونگەرایی تورکیا هەندێک دەڵێن بۆ ئیسرائیل جێگەی مەترسیە بۆیە ئەم هەستی پاوانخوازی و هەژمونگەراییە لە ناوچەکە بۆ ئیسرائیل جێگەی قوبوڵکردن نییە. ئەمە نازانین ئەمە هەمانشت بۆ تورکیا ڕووەدا یاخودنا بەڵام هەوڵێکەیە بەتابەت لەلانی ئیسرائیلەکانەوە لانی کەمە و ترسە دروستەکان و استراتیژیستی تورک پێیان وایە کە هەوڵێکی وە هەیە
هەر بۆیەشە مەسەلەی پرۆسی ئاشتیش کە دەستی پێکرد یەکێک لە هۆکارەکانی دەست پێکردنی پرۆسی ئاشتیەوەیە کە بەڕاستی تووشە پێی وایە کە ئیسرائیل ئەو هەژمونی خۆی لە ناوچەکەدا ئەسەپێنێ و ئەگەر توانیان ڕژێم بگۆڕن لە ئێراندا ئەوە سەرڕێی تورکیاش دێ بەڵام ئێمە بۆی تێبگەین ئایا ئەمریکا لەگەڵ تورکیادا وەکو پێشتر یعنی لە خۆناغدا پەیوەندی ئەمریکا و تورکیا زۆر بەهێزوە دیارە لەگەڵ سوپاکەیدا بەڵام ئێستا سوپایەکەیە لە تورکیادا لە ئەمریکا نزیک نییە بەشێکیان لە رووسیا نزیکن و سوپایەکە ئایدۆلۆژیایکی ئیسلامیانەیە بەهۆی ئەردۆغانەوە و خەونی عوسمانیە نوێیەکان لە دوای 2023 کاتێک ئەردۆغان و ئاکپارتی دێنە سەر حکم و گەورە بووە ئەردۆغان لە بریەوەی چکە لە تورکیادا سەرڕاوی بەرامبەر کورد چۆن بوون بەڵام جۆرێک لە ئەوەیە کە بوو یعنی تا ئێستا شەر ئەو سیستەمە هەیە ئەوەی کە لانی کەم لە ئەوروپا و ئەمریکا پێیان وایە لیبرال دیموکراسیەک لە شەخڵەوسەدا لە تورکیا و ئیسرائیلدا هەبووە بەڵام ئەو جۆرە دیموکراسی کە ئەوان پێیان وابوو لە تورکیادا هەیە وردە بەهۆی ئەردۆغانەوە لە پاشەکشەدا بووە و ئەردۆغان حکمڕانیەشی تاکڕەوانەی سەپاندووە بۆیە هەبوونی تاکڕەوێکی وەکو ئەردۆغان کەسێکی ئیسلامی دژە ئیسرائیل و دژە جوو هەروە دژە ئەمریکاییش تا ڕادەیەک خۆتان نەزان لە چەند ساڵی ڕابردوودا پەیوەندیەکانی ئەردۆغان و بڵێن تورکیا و رووسیا زۆر بەهێز بووە کە هەبوونی تورکیا لەو ناوچەیەدا و ئەو هەموو گرنگی هەیە بۆ ئەمریکا و بۆ ناتۆ ئەوەیە کە بتوانن سنوورێک بۆ پەلهاوێژی و بۆ هەژمونی رووسیا لە شەرق ئەوسەطدا دیارکەن لە کاتێکدا ئەردۆغان یاخود تورکیا هێندەی تر لە رووسیا نزیک بوویەوە مەسەلەی S-400 وەروە زۆر پرسیتر لەوە هۆکارێکی تریشکە ئیسرائیل نایەوێ ئەو پەلهاوێژیانی ئەردۆغان گەورە بێ لە ئێستادا دوو یعنی هۆکار زۆرن بەڵام ئێستا لە سووریادا هێزێکەیە کە پێشتر هێزێک بووە تیرۆریز بوونە لەلایەن ئەمریکاوە لە ناو لیستی تیرۆردا بوون و سەرۆکەکەی چی پێڵێن باونتێکی لەسەر بوو 8 ملیۆن دلار هەر کەسێک شوێنی بدۆزێتەوە بەڵام ئەمڕۆوانە حکومڕانی سووریان و ئەمانە لە تورکیا نزیکن و خۆتان نەزانن یعنی ئایدۆلۆژیای سونی ئیسلامی تیرۆریست هەمیشە ئایدۆلۆژیا ئەرێ لەوانەیە ئەمڕۆ پراگماتیستە بەڵام ئەگەری هێزپەی بە جۆرێشتر بگۆڕێ و ئەم هێزە کە سووریا نزیشی هاوسنوورە لەگەڵ ئیسرائیل و نزیشی ئەردۆغانە و لە ناوچەکەشدا تا ئێستا ئەوەی کە ئەبراهەم ئەکۆرد ڕێکەوتنامە ئیبراهیمیەکان لە ناوچەکەدا تا ئێستا تەنها دوو وڵات سێ وڵات ئاسایی بوونەتەوە لەگەڵ ئیسرائیل گرنگترین وڵاتێک کە ئاسایی بێتەوە سعودیە بەڵام سعودی هێشتا ئاسایی نەبووتەوە لەگەڵ پەیوەندیەکانی لەگەڵ ئیسرائیل ئاسایی نەبووتەوە بۆیە ئەگەر بێت و هاوپەیمانێتێک دروست بێ لە نێوان وەکەوەی کە ئێستا لە گەشەکردندایە لە نێوان قەتەر سعودیە و تورکیا و سووریا و تا ڕادەیەک پاکستان کە پاکستان خاوەنی تەشی ئەتۆمیە ئەوە ئەو هەژمونەی کە ئیسرائیل بەدوایدا ئەگەڕێ بۆی لە ناوچەکەدا بیسەپێنێ ئەو هەژمونە ئەکەوێتە ژێر پرسیارەوە بۆیە بۆ ئیسرائیل زۆر گرینگە تورکیا ئەو وڵاتە بەهێزە نەبێت لە ناوچەکەدا چونکە تا ڕادەیەک سعودیا ناتوانێت ئەو وڵاتە بەهێزە بێت لە ناوچەکەدا بۆ خودی سعودیاش نەسوپاکەی نا کۆمەلگاکەی هێندەی کۆمەلگای تورکیا بە قووەت نییە تەنها ئابوووریەکەی قووەتی سعودیا زیاتر لە ئابوووریەکەیەتی هەڵبەتە چەکی زۆری کردویانی بۆی ئابوووریەکەیەوە چەکی بەقوەتی کرد بە پێچەوانەی تورکیاوە کە تورکیا ئەمڕۆ تەکنۆلۆژیای ئابووری خۆی تەکنۆلۆژیای سەربازی خۆی مۆدرنە کردووە و درۆنەکانی زۆر بەهێزن و چەکەکانی بەهێزن کە ئەگەری لە چەند ساڵی داهاتووشدا بەهێزتر بێت وێ هەمیشە وڵاتان لە ناوچەکەدا زلهێز یعنی سوپەر پاوەر لەگەڵ ریژنەل پاوەر دەسەڵاتی هەرێمی ئەمانە هەمیشە یعنی تورکیا عێراق بە بەرامبەری خۆی نابینێ بۆ سووریا بە بەرامبەری خۆی نابینێ ئەو هێز عێراق و سووریا و بۆ نمونە قەتەر و لوبنان ئەو وڵاتان یان ئەبێ لەگەڵ من بی یاوەتە لە بەرەکەی تری بەڵام بۆ ئیسرائیل تورکیا یا بۆ تورکیا ئیسرائیل دوو وڵاتی بەهێزن کەوانە لە ململانێ خۆیان بە بەرامبەر یەکتر بینن خۆیان بە نایار یەکتر بینن ئەمە پەیوەستیش نیە تەنها ڕاستە ئەردۆغان یەکێکە لە هۆکارەکان بەڵام تەنها پەیوەستی بە ئەردۆغانەوە ئەمە پەیوەستە بە خودی
ئاکاری دەوڵەتی زلهێز چ لە ناوچەکەدا چ لە دنیادا. زۆر باشە. دو پرسیارم پەیوەست بە ئەم جەنگە لە ئێران ئەو هەنگاوەی ئەمریکا دۆناڵد ترەمپ نایەتێر چنەوەی سەر لێدوانی کتاوە لێدوانەکە تازەیە دەڵێ لە ترسی ئێمە بۆ یێرشەکانی ئێمە ئیسرائیلەوە ئێران داوای لێبوردنی لە وڵاتانی دراوسێ کردووە دەڵێ ێرەش ناکەینە سەران و دەڵێ ئێمە گورزی زیاتر دەوەشێنین ئەمڕۆ. پرسیارەکە ئەوەیە ینی دو پرسیارم هەنگاوێکیان ناوە ئەمریکا و ئیسرائیل گەڕانەوەی نییە تەواو؟ ئەم پێم وانە گەڕانەوەی نەبێ تا ئێستا ڤیژنێکی ڕوونیە لەلایەن ئەمریکا و ئایا ئەمریکا چیەوێ؟ ئیسرائیل ڕاستە بەڵام ئیسرائیل ناتوانێت یعنی ئیسرائیل خۆی وڵاتێکی بچووکە بە ژمارەی دانیشتوان بچووکە بەڕوبەر بچووکە گەر ئەمریکای لەگەڵ نەبێ خۆی پاراستنی خۆی لە ناوچەکەدا لە ژێر مەترسیدایە بۆیە بەهۆی ئەمریکا بۆتە ئەو هێزە هەژمونە لە ناوچەکەدا ئەگەر پلانێکە بێ بۆ گۆڕینی ڕژێم ئەبێ پلانەکە لە واشنگتنەوە بێ بۆ پلانەکە بێ ڕوون بێ و ڕژێم لە ئێراندا بە باوەڕی من تەنها لە ڕێی خۆپیشاندانەوە یا لە ڕێی ئەوەی کە گروپە کوردەکان چەکدار بکرێن ڕژێم بەم جۆرە ناگۆڕێت چونکە ئێران وڵاتێکی بەهێزە ڕاستە ئێران زۆربەی هەرە زۆری خەڵکەکەی لەگەڵی نییە دژیەتی بەڵام خۆتان نەزانن تا ئێستاش ئێران لانی کەم تا ڕادەیەک 120 ئایدۆلۆژیین لەگەڵ ئێراندایە و سوپاکەی سەرڕای ئەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا و لە ماوەی ڕابردوودا چەندە هێرشی کراوەتە سەرێ بنکەکانی لە دەستداوە بەڵام تا ئێستاش ئەو سوپایە بەردەوامە لە کارکردن و ئەگەر لە داهاتوودا یعنی ئێران بەتەواوی دامانە تاران بەتەواوی ڕووخێنرا یاخود تاران داگیر کرا هێشتا ئەم وڵاتە یعنی ئێمە ئەزمونمان هەیە لە عێراق لە ئەفغانستان دوای چەند ساڵ گەڕایەوە هەمان تالیبان گەڕایەوە لە لیبیا یاخود لە یەمەن بینیمان لێبان هاوپەیمانیەتێکی ناوچەی دروست کرا بەڵام دوادار فەشەلیانێنە بۆیە تۆ کە شتێک دروستەکەی زۆر زەحمەتە یاخود کە پلانێکدا ئەنەی یاخ بۆ نمونە ئەگەر بڕیاردانی شەڕ زۆر ئاسانە بەڵام بردنەوەی شەڕ زۆر زەحمەتە یاخود ئەگەر بڕیارێکدا ڕژێم بگۆڕی لەوانەیە ڕژێم گۆڕین ئاسان بێ بەڵام ئەوەی کە دووە سپەی چی ڕوادا ئێراندا ئەمە پرسیارە هەرە قورسەکەی کە هەم گەلانی ئێران هەم گەلی کورد هەم حتا حیزبە سیاسیەکانی کورد یعنی ئۆپۆزیۆنی کوردی و کۆمەلگای نێودەوڵەتی نەیتوانیوە لەلایەنە ئەمریکاوە وەڵامێکی باشی دەستکەوێ بۆی بتوان بێکەوە کار بکەن و باوەڕیان بەوە هەبێکە بەڵێ توانن ڕژێم لە ئێراندا بگۆڕێ بەڵام ئەوی کە گرینگە ئەم ڕژێمەی کە لە سەردەمی لەگەڵ کوشتنی خامنەیی ڕژێمێک نەما بە ناوی ئەو کۆماری ئیسلامیە یعنی وەکو ڕابردوو شتێکە دروستە بێ ئەوەی کە دروستە بێ ئێمە نازانین یعنی ئایا بەردەوامیدانە بێ وردە ریفۆرم بکە بۆ نەمشتەبا بێ وەکو کوڕەکەی ببێتە ڕێبەر یاخود کەسێک لە ناو سوپادا هێنن وەکو میسر شتێک دروستەکەن لە پشتەوە حکومەکە و کەسێک سەرۆکە یاخود ئایا ئەمە ئەنجومەنێ دروستەکەن ئەم پرسیارانە پرسیاری زۆر قورسن و ئێمە ناتوانین وەڵامیان دەینەوە و ئەمریکاش نەیتوانی وەڵامی داتەوە بۆیە نەیتوانیوەتە ئێستا لانی کەم ناو خۆیدا هاوپەیمانێتێک دروستکە تەنانە لەسەر ئاستی ئیقلیمی و لەسەر ئاستی نێودەوڵەتیش نەیتوانیەوە پلانێک دانێ بۆیە وڵاتە عەرەبیەکانیش تا ئێستا سەرڕایەوەی وا هێرشیان نەگرێتە سەرێ بەڵام بەقووەترین وەڵامدانەوەیان تەنها بەیان نامەیە بوو. سپاس دەکەم بەڕێزکا کەمال چۆمانی ڕۆژنامەنووس شۆڤەکاری سیاسی سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان بۆ خستنە ڕووی ڕوانینی خۆت لەسەر جەنگەکە خۆشەویستان ڕووماڵی بەرنامەی پرسی ڕۆژ لەم 2 ساعتەدا بۆ شیکاری بۆ جەنگەکە کۆتاییات تا پێتانەگەینەوە هەرساغ و سەلامەت بن خی گەورە کوردستان بپارێزێ ئەمن و ئاسایش و ئارامی بۆ کوردستان بپارێزێ و هەموو لایەکتان پارێزراو بن خۆتان لەگەڵ
سلێمانی گەورەتر دەبێت هەروەها خەونی ئەوانەش کە سلێمانی ماڵیانە لە نێو پرۆژەیەکی نیشتەجێبوونی هاوچەرخ لە شوێنێکی زۆر تایبەت و دڵگیری شار لێرە سێ باڵەخانەی مۆدێرن دەبن بە دەرگایەک بەڕووی جیهانێکی نوێدا شوقەی ئاستبەرز بە ڕووبەری جیاواز گەراجی داخراو دووکان و بازاڕ کافێ و ڕێستۆرانت و زۆر خزمەتگوزاری تر هەروەها باخچە جوانەکان و شوێنەکانی کات بەسەربردن ئاسوودەیەکی بێکۆتات پێدەبەخشن